أخلى ظلمي نفسه أو جهان حيل يا لمني غريب مال ويران وقرب الزار عمرك رابر ببوسي عمرك مرابر ببوسي غفلة مليب وسبار قد حالي خمنا فكري تيم لبو نفع زرار مدد يا الله عمرك مرتندريش بو روي بسود وثمار عمرك مرتندريش بو روي بسود وثمار برقناغو بمبالات بوم لمردن بخبر مدد يا الله بويا رسوابهم العالم كوت مرقاي برختار بزخيرة وزادوا تنيا بر لآخو بركتسار شيوكو من دائما هر ميلي بدكاري غلامي درقاي توم قرباني حزراتي توم غلامي درقاي توم قرباني حزراتي توم أسيري خاشي ريتوم روح من ريدانا أسيري خاشي ريتوم روح من ريدانا غمام بروا شادي بي شادي غم أزادي بي غمام بروا شادي بي شادي غم أزادي بي قرشالوت في هادي بي تانا من الشاهيدة قرشالوت في هادي بي تانا من الشاهيدة
حفيرود بيعتازيد وأبرود ساقي ظلم شكاوى بيعتازيد وأبرود ساقي ظلم شكاوى قربان ورا درمان كبرينا وكو طبيبان بخاطري خدا لا دل سرقي رقيبان كشمعي قلاك بلا ترف باغي حبيبان أي خوايا تلو الحالة من شي ونشينا شي ونشينا يا ربي مسافك بعيدة بقريب زاري بكرام مدي وصلي بنسيب بالكود لكم لم غمشاد وبشكيب أمزاق ممنونة بقرباني حبيبي أي خوايا أي خوايا تلون حالتي من شي ونشينا هزار ما شاء الله ويش الله خودش ترازي هزار ما شاء الله رحمة الوودي بابيتو وبيرو بابيرتو هندي كينت نياس ويش الله خودش ترازي ما شاء الله جاري بري هم دست میاد چی بی یعنی سه بج بین یعنی نزانم مایکا خو ويش الله خودش جامع دمرك يودي ركب واخفتني لا اول ما عنديش ما الدقيق مايكا كيديكا ما مستعمل تايف او يديكا هرجرو او يداني او بزلو سرود انا او تايبته او في اي بي خزمەتتان داینا بەڕێزن زۆر سپاسان دەکەم دەستخۆشی لە جەنابتان دەکەم بەڕاستی بەرنامەکە تایبەتێکی خۆی هەیە لە ناودڵی کوردستان و هەموو جیهان ئینشاڵڵا بە تایبەتی هەردووکتان کە لایەنی دینیتان باشە یعنی ئەوە وەی کردە بینەرەی باشتان هەبیتن و ئەوانەی کە پێشیان دەڵێن بە پەرۆشەوە دێن ینی ئەوە جێگای دەستخۆشیە جیاوازن لەگەر ینی کەناڵەکانیشتان و میوانەکانی دیکەش بێگومان شەرەفمەند دەبین ینی ئیشڵا ئەمل دیف هزرەوە بین ئەو ئیشڵام ئەم بچین باشتر خزمەت خۆش ینی ئەوەی بەرامبەرت هەمان ئەوەی هەبیتن ینی هەستی هیوادارین لە گوێرەی زەنی ئێوە بین ئینشاڵڵا بەخۆی وایە دەستخۆشتان دەکەم دوو کتابیشم بە هەدیە لە هیناینا هەر بەخۆم نووسیتەوە نعمەتە خودی هەموو ئەف شەباب دێ هەدیە دەست پێ بینێن دەستەکان نعمەتە خودی خۆدام شتە وەرگری شەوی قەدر ئەعجازەکانی شەوی قەدر و سوورەتەم دەرهینانی هەمووی بە ڕەقەمات کاتی خۆی هەر لە کەناڵیتکە کرا دیکۆمنتاری ینی ماشاءالله هەمووی ڕقەمات یانی لەسەر شەوی قەدرە ویشڵە خودش ڕازی بێت خودی خێرا بە خێرایی ئەگەر باسێکی ئەوە بکەی وەڵا هەر لە ماوەی دوو دقیقە ئەمە یەکەم نووسیتم ئەو کتابە سی پەڕە باسی سی جزوی قورئانی دەکا باسی سی ڕۆژی ڕەمەزانی دەکا باسی سی کەلیمەی سوورەتی قەدر دەکا يعني همي برقم دستم بيكر يعني حتى أخير همي عجازة يعني تسن حرف بكاراتيا سطو تارد بيتا وسورة كسطو تارد سورة قرآن مان هي يعني همي باسي أعزاز ورقمات يعني ما دام ريقة بيدرا ولا قراءاتي 10
في جاب شتينجي قراءاتش دي بمخيني خد حسكت كان أتأكد قرآن بيروز نوف برنامج داخلين إن شاء الله جماعة ما بجرمي أمشي نوف بابتي دبي صلابة كيف السلام عليكم ورحمة الله وبركاته صلاة لبي سلام ورحمة إخواتان لبيت بريزان فيكو بخور خد الشرازي باشد أخواتان ام چونه نوبابتی دو بجام نکو مهینش بید که نمی تاتین اصلا خدمت‌ها بکن پاشی و چارده خود حسکت قال برای خوی عزیز و خوشتری برای من مازن یعنی عزیزی کوی برا باش احوالات او تصندم توقي اوروبكين ها تصندم توقي بكين اوروب سارده مقصد بس لو مانجي كورينا بقران لبشت كاملي هزار ولا بيرم اشلاف شفاجي بشين خدمت‌ها بكين بابتي اف شفا دوی سردمی دا همه خلکی بخوفه مشغول کری یوی کاری بکت و یه نکت حلال حرامه بکم نکم بو کیری بکم بو کیری نکم از بارکم گله گنج رنگتی بگن تجمیل جوان کاری همش آیل لانی آینی و همش لانی طبی و تندرستی پزشکی سیل سر بکن باورده کاری بابت مناقشه دیا گرم بد زور يعني براسي لكم القدا اسا جگە لە حاڵەتی پێویستی بۆتە مۆدلیش ینی خەڵکی وا هەیە هیچ عیبی نیە چافلێکەری چاولێکەری مشکلەی نییە بەڵام لەبەرەوەی ئەو دەیکا بە تایبەتی هەندێک مەسەلەی لوت هەندی فترەکە دەژوتم پلۆستەرەکە بدفنۆمەوە دەلبەرنینە تەجمیلی بۆ دفنۆکم وڵ دفنۆتەوە جۆن درستە بەس ئەو ما بۆ باسی لوتی من بەخۆی عیبی نیە کاکە من مەبەستم هەموو ینی نایکەم جارێکی ئەوهاش ڕسمەکەم بڵاو کردبووە ینی ژماردم بڕوا بکە 108 نامە لوتت گەورەیە تەجمیلی بکە ئەمنیش لە داخە نووسیم وەک خەرتومی فیلیشی لێوێ نایکەم عیبی نییە بەخوای دەرەجەیەکە لێگەڕێ بە ئەوهاوی دەستکاری بکەی ناشرین دەویت کەپی گەورە بەس مۆمستەمای کەخوای کەتم بەخۆی هەر کەسێک خی گەورە کە دروستی کردیە کە پووی بەقەدەر سیپەلچیتی یعنی ئێستا ئەفریقیای تەمەشاکە کە پویان فشە کورتە لۆ لەبەرەوەی گەرمایە هەتا هەوا زوو بگاتە سیپەلکان بە فێنچی بەس برۆ ڕووسیای درێژە باریکە و تەسکە هەتا ئەو هەوایەکە دەستە ژۆرێ بە گەرمی بچی بە خۆیان ساردن یعنی هەمووی عەجازە بەزەوە ئەمە لێ حاڵی ئینا خەلەقنا الئینسان فی لقد خلقنا الإنسان عندك حالتیش هەیە عندك حالتیش هەیە مەسەلەن کە ڕێگە پێدراوە بەڵام ئێمە نازانێ و حاڵەتان بێگومان عم دي بحث كين خد حس كده بحث كين همية بس بو ساكناش دربجي مجلس وجرمه ما شاء الله سني وزارف يعني سني بس نايكم لا نتا شتك بليم يعني اوانيك عملياتي كبوي دكن نايكم نتا دوشتي لدز ددن دوشت يكم بوني ناكن بوني ناميني دوام بشيان تنگ دبي زمان مصطفى نفر هي قلتي والله بارم دايتو تسندي كبز وتشخوم كاتو بس تشمر هي اوي بازك او زاري عايدي منيا اما قصيده كين برنامج پیشکش دکین اتو سرودی پیشکش دکین دوای پسش دی با باز کار ونیا با تداخلی کس ایشی کس نکا ما شاء الله والله ودرز يعني حكي خويتي بس لاخري ضل نام بنانا وجوز بو قصب كبزش لي ريد يكسر داخل دبي كاكا يشمنا تداخل مكان جدرفه مجلس جرمه طبعا جدرفه الصهره هو بس مجلس جرمه سيني وظرف يعني سيني يعني او بيدر يعني هر يك سيني وظرفه طبعا اف مجموعه جمهوريه مهوانان اشكركوكي وبردي هاتينا دو جروبن ينقلب خيراتن سر سليمه وسر شو مشكركوك ودل كردستان حتى فيري قاعدين بابزانين مجلس سياسيه سيان كردوا ام زي بينا جروب ديال وانا اسكاتيونيا ميوانا كان هالشام بين وبوي قسل سر بابتي سر تشيمان كاتوري ام شو معنا قفتو قوي لسر لكن اويش سبارت بابتي جوانكاري هر وكو جوان اما جي بيداويش هردو برزان مامۆستا وەزیر باپیر مامۆستا ئاینی هەروەها دکتۆر ئیبراهیم محەممەد ئیبراهیم بڵێ بەخێر بیت ئینگەل لەگەڵ بخێرات بەخێر دکتۆر باشی ڕەمەزان بەخێر مامۆستا دکتۆر جەنابتان لێ بفەرمونون تکایە مامۆستا جان فەرمون یا ئەهلەن وسهلەن بەخێر بێت زۆر سپاس خێرام دەرمی زۆر سپاس مامۆستا بەخێر بێت زۆر سپاس دکتۆر جان بەخێر بێت لەگەڵ ڕەمەزانە چۆنن وەچی کابرای گوتی الحەمدا قلقلە دەگرین قلقلە دەگرن بەو قلقلەی گەیشتە چاردەی گوتی کو دەبی کورە گوتی خۆ خەرک بەناگری قلقلە دەگرین بس بۆ دەستپێکی ئەم ئەنیەتت ئینین بس قلقلە دەگرینەوە هەر بە مفرەدە قابلە هەموو سی پێکەوە بگیرێ هەدی دکتۆر هەنگۆش قلقلەیە خۆ قابلە نعم إما مستمرة بس هەر قلقلە مەبەستی تێگەیشتنە مەبەستەکەی مامۆستایەت و
دەڵێ بەجملە ناگیرێ ماهەمی پێکەوە ناگیرێ ڕۆژێک بگرێت تا تەواو دەبی ئەو جەسبێ ینی ئەوەیە مۆزوعەکە یا الله بابەتی me gelek yê bafire he şilanê pizîşkî ve hem boşiyê twê hem zeraroziyonê twê hene hem hinda jora pêtiviye hem hinda jora jî zêde ye şilanê aynî ve carê em li destpêkê mamostayî dest pê bikîn mamosta mela wezîr yani em biçîne nav aynî da li destpêkê yani eger doktor rixsatê bidin aynî da ayet û fermûde hatîne hema em ji vê dest pê bikîn ew hemiyê girîngtir e meselan çi wextekî ciwankarî helal dirist e çi wextekî heram û nedirist û gunehe û bû kê بسم الله الرحمن الرحیم دەستان خۆش بی بابەتێکی بە حقت جوانە تێر و تەسەلە لە بۆ ڕۆژی ئەوڕۆ و لە بۆ ئێستا پێویستە ئینسانی موسڵمان و تاچی موسڵمان شارەزاییەکی پەیدا بکە لەو مەسەلەن بابەتە لە ڕووی شەرعیەوە طبعاً ئەوە دیارە کە مەسائلی گۆڕینی خەڵقی خوا یەکێکە لە ئیحائی شەیطانی ولآمرنهم فليغيرن خلق الله كأمري أو بإيحاء أو إعازي أو مثلا خلق إخوة قردري وكلوي ومفسرين باسيان كردوا كخلق إخوة شون بقري وشون دقري وكيد بيتغيير خلق الله وهروها للروي فرمودي شوى پیغمبر عليه الصلاة والسلام لحديث يقدا فرميتي لعن الله الواشمات والمستوشمات إدي تفصيل أداتي حتى أقات المتفلجات يعني ئەوانەی کە خەریکی هەر دەکەوێتە زمنی جوانکاریەوە ئەگەر لە بۆ جوانکاری بکری حتمەن کە دوایی ئینشاءالله ئەوەشیان ئەگەر کاک دکتۆر لە بەشی خۆی باسی کرد ئەمەش لە بەشە شەرعیەکەی باسی تاتۆ دەکەین کامیان دروستە کامیان دروست نییە چونکە ڕەنگە هەند لە هەندێک حاڵەت تاتۆش دروست بی لە هەندێک حاڵەت ینی زۆر کەم نەک لە حاڵەتی ئەوە کە لە کات و ساتی خۆی متفەلیجات لەوێەوە لە حەدیسەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە باسی دەکە ئەوانن کە دانەکانیان لێک جیا ئەکەنەوە للحسنی ئەوجە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ کە ئەوانە خەریکی تەغییری خەڵقی خوای گەورەن خوایەک بە جوانی ئەوانی دروست کردووە ئەوان تێچی ئەدەن یعنی ئەو تەغییرەی کە لە ئەسڵا دروست کراوە کە ئینسان بەو جۆرە بی بەڵام ئەوان دێن بە شێوازێکی دیکە تێچی دەدەن و نادروستی دەکەن نەخێر نا ئەگەر بێ ئەو پرسیارە بکەی ئایا بە کۆی گشتی عملیاتی تەزمیل دروستە دەرێم نە ئەگە برەی هەمووی حرامە دەڵێم نە یعنی هەردوو تەرەفەکەی هەیە ئەگەر بین لە ڕووی ئوسوڵیەوە تەماشای بکەین ئەمە یان ضروراتمان هەیە یان حاجیاتمان هەیە یان تەحسیناتمان هەیە ضرورات ئەوەی کە ضروریاتی خەمس و ضروریات پێنج ضروراتەکەی لەسەرەوە بەندە یەک لەوانە بریتە لە ژیانی ئینسان یعنی لە کاتی حاڵەتی دەعم و حاڵەتێکی سووتان و حاڵەتێکی هەر جۆرێکی دیکەیە کە ئەو ئینسانە لە هۆش خۆی چووە و فەوری گەیندرایتە مەسەلەن خەستەخانە لەگەر ئەوەی کە عملیاتی جیراحی لە دکتۆرەکان کە کاری خۆیان دەکەن ڕاستە و خۆ لە دوای ئەوان چێ کاری دوورینەوەکە دەکا ئەوانەی کە ئیخسایی تەجمیلن ئەوان کاری دوورینەوە و ئیشی خۆیان دەکەن ئەوە مادەم تابعی هەمان عملیاتە کەواتە لە حاڵەتی ضروریاتەوە ئەوە پێویستە و واجبە بکرێ لۆ لە برەوەی ئەو ئینسانە تەشویه نەبی کە بێتەوە ناو مجتەمع هەست بە نەقص و بە خراپە نەکە مەسەلەن بۆ نمونە پارچەیەکی جەستەی لێبوویتەوە ناچار دەبێت پارچەیەکی دیکەی لە بۆ تێخنەوە لە شوێنێکی دیکە مەسەلەن ڕوومەتی لێبوویتەوە کەپوی لێبوویتەوە گوێی لێبوویتەوە ناچار لە ڕانی لە شوێنێکی لێ دەکەنەوە لۆی دادن دەبێتە حاڵەتێکی ضروریات ئەوە ضروریاتە یعنی بە تایبەت ئەگەر هاتوو مەسەلەن ژیانی پێوە بند بوو لەوانەیە احتمالی هەیە سیەکانی لەوانەیە شوێنێکی بە جۆرێک بریندار بووبی لەگەر دوورینەوەکەی عملیاتێکی تەجمیلیش لە بۆ دەکەن ئەو ضروریاتیان ئەوجە دێتە سەربابی حاجیات کابرا 6 پەنجەی هەیە ئێخە هەموو خەڵک پەنجەوانی لە دەستەکە لە زستانی 5 پەنجەی هەیە ئەو ناچار دەبی ئەوی کات یان پەنجەی پێیەکانی 6 بەڵێ یان پەنجەی پێیەکانی 6 ئێوەرە چۆن دەبێت پێراوەکی بە خصوصی لە بۆ بەڕادان بدرێت یان مەسەلەن بۆ نمونە وەکو خەڵکەکی ئاسایی نییە گوێی زیاد لە حد مەسەلەن درێژە یان زیاد لە حد قیتە یان کەپووی هەر کە لە دایک بووە زیاد لە حد سوڕایە ئەوانە ڕاستە ژیانی پێوەبەند نییە قەزیە مردن و ژیان نییە بەڵام دەگاتە ئەو حاڵەتی ئایا ئەوە ژیانی قڕز بۆ یاننا ئەوەی کەپووی خوارە لەوانەیە دکتۆر برێ کەەوە هەرچەندە ئیشی من نییە بڕۆمەنەوە بەڵام لەوانەیە دکتۆر برێ کاکە تو سەتا 25 هەناسەت دێ پێویستت بە عملیات ئەوجا مامۆستا زیاتر قسە لەسەر ئەو مەسەلە دەکەین چێ پێویستێتی چێ پێویستی نییە ینی ئەو حاڵەتە ئێستا بەڕاستی بەربڕاویەک هەیە فەوزایەکەی حتمەنەوەی ورتر قسە لەسەرەوە دەکەین باچین لە ڕەهەندی پزیشکیەوە بابز ئەمە لە ڕەندی هاینیەوە مامۆستا باسی کرد لە ڕووی پزیشکیەوە ینی
جوانکاری پۆلێن دەکرێتە سەر چەند بەش و تا چەند کاریگەری هەیە لەسەر خودی ئەو کەسەی کە جوانکاریەکە دەکات بۆ منە من دێم جوانکاری دەکەم تا چەند کاریگەری لەسرم دەبێت بەنسبەت لەلایەنی تەندروستیەوە ئەمە جوانکاری دەبتە دوو بەشی ڕێککاریەکەی و بەشی جوانکاریەکەی ڕێککاریەکەی ئەو شتانەیە کە مەثەڵەن تەشەوهات خەڵقیە مەثەڵەن لێوی کەروێشتیان هەیە یان بێکۆلەکانی پەنجەکانە یان پەنجەکی زیادە زۆر شتیتی یان زۆر جار کە دەمارەکانی دەست دەبرد بە حادیسەک بە ڕووداوەک دەبردرێ یانیش شێر پەنجەی پێستە مەثەڵەن ئەوانە هەمووی نشتەرگەریان پێویستە ڕێککاریان لە بۆ دەکرێت لایەنی جوانکاریەکە ئەو جوانکاریەیە کە ئێستا کە زۆر بڵاو بۆ زۆر باسی لەسەر دەکرێت ئایا حرامەیان حرام نییە ئەویش بە خۆتان دەزانن نەشتەرگەریە جوانکاریەکانە پێڵووی چاو لووت گوێ سینگ زگ چەوری هەموو بابەتەکان دەگریتەوە بەڵێ دکتور مثلا هیچ لایەنی پزیشکی و سەحتکردنەوەی کۆری یان ژیش لایەنی بازرگانی و چکی کەسێک تەندروستە چه پرزگرێک نینە دەبێتەوە مدوێت بوو نمونە وەکیتە بەحسی سینگ و زک و هەر جایکێدی بە تایبەتیژە ئەفکەشنوکە یعنی وان تەجمیلاتکن وان جوان کاریاتکن هین بودکن یانجی دوێت هین سەر ئەساسێ تەندروستی بوو بکەن مثلا کاریگەری سەرجەستەی وانە نەبێت بەنسبەتەوەی بەڕاستی ئێستا یعنی شتێکی زۆر مهم هەیە کە هەموو خەڵک دەبی بزانی کە دەچن لە بۆ جوانکاری دەبی بپرسن ئەو دکتۆرە اختصاصی جوانکاریە لە شەهادەکەی بپرسن تەکید من چونکە لە زۆر سنتەر و لە زۆر جێ هەیە کە تەمشادەکەی ئەو شخصە ئیشی خۆی نییە کە ئیشی خۆی نییە وعدی زۆر سیر بەو کەسە دەدا کە دێتە لای کە سەردانیان دەکات یعنی هەڵیان دەخەڵەتێنن یعنی عملیاتیان لێ دەکەن کە زەرور نییە بەڵام ئەو کەسێک کە اختصاص بی کە خوێندیتی بەو ڕێی داچوو بی ئەو شتانە زۆر بە جوانی سەیتەرە دەکا ئەو کەسانی کە عملیاتیان لێ دەکا کە زۆر زەرور بی ئەو جلوبیان دەکا بەس دکتۆر مەسەن هەندێک عملیاتی هەین کوردستانی گەلە باوت مشە بچیکردنا مەعیدەی شەفت دهونە چزانم کێشدون ئەوە هەمی کاریگەری سەرجەستەیتکن ئەنوزانم جوانکاریەوە هەیە بەنسبەت مەعیدەکەی نەخێر بەڵام ڕاکێشانی چەوری بەڵێ ئەوش دەکەوێتە سەر تەڵەبی شخصەکەی شخصێک مەتەلەن هەیە دەڵێ زۆر بێزاری کردیمە مەتەلەن چەوریەک لە شوێنێکی جسمی هەیە کە زۆر ریاضەم کردیە زۆر هەوڵمدایە بە هەموو نەوعەک چەوریەکانم ڕۆیشتێ بەس لەو شوێنە چەوریم ناڕوە دەتوانین بە نەشتەرگەری چ بەنج مۆزوعی چ بەنج عام لە بۆی بکەین دەکەوێتە چوارچێوەی جوانکاریەوە جوانکاری و داواکاری شخصەکەی هەیەی ئەمن نالێ مۆرە دەبێ و عملیاتی بکەیت ئەگەر مەترسی هەبوو بێگومان پێی دەڵێ وایە بەس داواکاری شخصەکە دەڵێ ئەمە حەزم لێ بۆ شکلێبی ئەوە زۆر ئەزیەتی دایمە زۆر پێی من نامرتا زۆر باش مامەستا دێمەوە لای جەنابەت ینی دکتۆریش باسی کرد کە کۆمەڵێک بابەت هەیە ئەو ڕۆبۆتە باو و زۆریش لەولە جۆمان لێ دەبێت ینی جۆرێک لە جۆرەکان بۆتە زەروریەت وەکو با بڵین هەیکەلیەت و شکلیت ینی مەبەستەکەم چییە لەوەدا ینی حاڵەتەیە کابرا بۆ نمونە قەڵەوە ئەوە ڕاکێشانی چەوری بەم شێوە یان ئافرەت هەیە با بڵین سنجی بچووکە مەسەلەن دەیەوێت بە جوانکاری بۆ من هەر بۆ مێردەکەی خۆی ینی ئەگەر حاڵەتێکی ئەوها بێت یان کۆمەڵێک پرسی دیکە کە هەر پەیوەندی بە جوانکاری و ڕێککاریەوە هەبێت ئەنی ئەم حاڵەتانە بە هەمان شێوە هەر ڕێگە پێنەدراو دەبێت بەخۆی مەسئلەی عملیاتی تەجمیلی وەکو باسمان کرد سەرەتا یەکەم خاڵ گرینگە کە ئایا مەسلحەتی ئەو ئینسانەی تێدایانە ئەبێ بزانین مەسلحەتەکەشی لە کامەیە زەرورە یان حاجەیە یان تەحسینیە ئەوەندە زەرورە کە ئیلا بێ بیکە یان ژیانی تۆزەک لێ تێکداوە یان هەر طبیعیە و ئاساییە یانیش عەبەثیە ینی هەر لە خۆیەوە پێی وایە دەیکا پێی وایە حەزی لێ بیکە خەڵکەم کوردێتی بووە بمەوەدا ئەوە یەک دوو ئەو مەسەلەن عملیاتی کە دەیکا دەبێ ئەو دکتۆرەی کە دەیکەوە بە خۆشی باش بزانی کە ئایا زەرەری زیاترە یان قازانجی چونکە ئەگەر زەرەری زیاتر بوو ئەو کاتە مەسەلەن هەناسەی تونتر بوو تووشی مزاعفات بوو هەر شتێکی دیکە بوو بۆچ کاک دکتۆر گوتی دکتۆری غیرە مختص هەیە لەوانەیە کۆمەڵێک مەسەلەن شتی پێ بڵێ کاکە ئاوال لۆ دەکەم دوایتریش بە مزاعفات بەسەری دابچێتەوە ئەوانە هەمووی خراپە و مادە مزاعفاتی زیاترە بەرچاوی ڕوونیە نابێ بیکە ئەوە دووزائیدەن جگە لەوە ئەو عملیاتانەی کە دەکرێت دەبی بزانین ئایا ئەو عملیاتە نەبی ئەو کێشەیە ناڕوە
ئەگەر بە دەرمان بە ڕاضە بە شتێکی دیکە بڕوە ناکرێ عملیات بکرێت لەبەرچی لەبەرەوەی چونکە عملیات بریتە لە ئازاردانی کەسەکە لە هەڵدڕینی جسمی لە مەسەلەن بەنجکردنی کە هەمووی مزاعفاتی لە بۆ مستەقبل دەبی لەوانەیە تووشی کۆمەڵێک شتی دیکەبی ینی ئەگەر بێت و بە ڕاضە نەڕوە بە هیچ جۆرێک ینی چەند ڕاضەی کردیە و چەند ساڵی کردیە طبیعیە مانعنی خۆ لەبەرەوەی لاشەی و ئینسانە لەوانەیە دکتۆر پێی گوت بیکاکە چۆکەکانت لەسەر دادنی ئەگەر بێت و جسمت مەسەلەن تۆ زێدا نەبەزێنی ئافرەتێکە سنجی زۆر بچووکە خەریکە شێوەی زەلام وەردەگری ناشکرێ ئەوە چۆن مێردووکە لەو حاڵەتەدا شەرع ڕێگەی داوە تاوەکو ئەو کارەیە بکاتن ئەگەر هەر مێردی خۆشیە بوو ینی مێردەکەی خۆی تەڵەبی کرد زۆر جاری وایە جێمانێ دەبێت ئەوە ئەگەر هاتوو کاکندرێن ئەگەر هاتوو لە حاڵەتی طبیعی کەمتر بوو یعنی ئەگەر وەکو ئافرەتی طبیعی بوو ناکرێت ینی ستاندارد چییە مەسەرەن بەڵرا ئافرەتێک دێ خۆت و ناڵێ مەسەرەن ینی بزانی چۆنە حالەتە طبیعیەکە یان ئەوی دیکە ستاندارد لەو حاڵەتانە دەبێت ئەهلی خیبرە ئەهلی مختەز لە کاری خۆی مەسەلەن دەبێ بڕواتە لای دکتۆرێکی ئافرەت بزانێ ئایا بە حەقیقەت سینجی بچووکە و کات خۆ مەسەلەن دکتۆرێکی مختەس لەگەر دکتۆرێکی جوانکاری ئافرەتان یان لوتی پێویست یان ئەو شەفتی دوهونە و مەسەلەن دەرهێنانی چاورەی پێویستە یان نا ئەگەر هەردووچیان گوتیان بەرێ پێویستە و هیچ ڕێگایشکەمان نییە ئیلا عملیات کاتە دروست پێت وایە مەسەلەن دکتۆر ینی ڕێژەیەکی زۆری دکتۆرەکان ئەمڕۆ مەسەلەن کە ئەو کەسانی کە دەیانەوێت جوانکاری بکەن بچنە لایەن ئەنی پێتان وایە هەردووکتانە پرسیارە بۆ هەردووتان دەبێت بڵێن پێویستت پێی نییە عفوا ئەمن حەزم لێ جاویدەوە وەکو گوتم یعنی ئەو کەسە ئەگەر اختصاص بلە ئیشی خۆی بڵێ یعنی ئێستا ئەمە ئەمن و چەند برادەرەکانی خۆم کە اختصاصمان تەواوە کە شخصێک دێ زۆر جار ئەمە ئەسڵەن نەسیحەتی دەکەن کە عملیاتەکەت پێویست نییە ئەو هاشی پێدرێن نەلەکنە من بکە نەلەکن کەسەکی دی بکە چووکە پەشیمان دەبیەوە ئەو شتە هەیە زۆر ئاسایی ڕۆژانەش تووشمان دەبی نەخێر عملیاتەکەی نەکەی چووکە پێویستت پێ نییە یان خراپتر دەبی دکتۆر سەر مەسەلە جوانکاریە ئەس بوارکم دکتۆر زێدەتر دێ بەحسەی مەسەلەی کرد جوانکاری مەیەتین دەمدرێژن حتا مرنێت و دێ یەک جوانکاریکی بوو نمونە لوتە جوانکاری ژێتین فترە تو دێکی توکسە فیلەرە نظام ئەوانەی حەقنا ڕاست یعنی دەرزیە مەسەلەن لێڤن لامن چزانم مەسەلە هەمی مەبەستە من ئەوە مەسەلەن کابراک دەبێژت إن الله جميل يحب الجمال خدای ایشالا خدای ما بگهین تبع مرتبه ام ببینین یه جان حش جانیت کرد ویری و کیش قالبید گرفت مدویت از خو جان کم حرام کردن و مسئله و ام دستکاریات سکیت کن خدای چکری یانشی مدویت ام جان بین إن الله جميل يحب الجمال دەستکاری خەڵقی خوا لەو حاڵەتەیە ئەگەر هاتو ئەو ئینسانە بەخۆی هیچ مثلا ئەوە چی نەبوو تەشویه چی نەبوو بڕوا ئەو جە دەستکاری خۆی بکە هیچ مزاعفاتێکی سەحی نەبوو مثلا لە ڕووی سەحیەوە هیچ مشکلەی نەبوو و لە ڕووی شکلەوە هیچ شەشەیەکی نەبوو ئەو جا بڕوا دەستکاری خۆی بکە ئەوەیان بەڕاستی کە لێژنەی فتوای یەکێتی زانایانیش کە ساڵی پار فتوای لەسەردا کاکە ئەو بەربڵاویە لە عملیاتی تەجمیل حرامە بەو جۆرە کە لەوێ عینەن بەو شێوازە باسییان کرد ئەگەر حاجیاتە ئەگەر ضرورياتەمان نییە ئەگەر تەحسینیاتەمان ئەگەر وەختی ژیبن وەختی هەرچیەکە هەبێ هەرچیەکە بێ لەبەرەوەی ئەو جستەیە خۆت نییە مەسەلەن بۆ نمونە فیلێرەشی دەکاتن موقەتەن خێرکاکە ئەو لوسولێەوە ئەوەندەی لێ دەکەی ئەگەر دەزانین چۆنە مامۆستا لەبەرەوەی ئەمە پێشکەشکارین لە محلی ئەمە پرسیارکردنا ڕەنگە من لێوێدا بنیشم بە زۆرەشی دیکە جواب دەمەوە ڕاست ئێمە ناچارین کۆمەڵێک پرسیار بکەین یعنی هەم بۆ بەرچاوڕوونی بۆ ئێوە و بۆ بینەرانیش ئێمە کە کۆمەڵێک پرسیار دەکەین پرسیاری خەڵکە پێشکە دێنەوە ینی ئێستا حاڵەت هەیە مەسەلەن بۆ نمونە ئافرەتێ لێوی زۆر باریکە هیچ حاڵەتێکی مەسەلەن بەرچاویەک سەرنجڕاکێشێک بۆ مێردەکەی خۆی تێدا نییە مەسەلەن ئافرەتیشێ بە لێوی باریکەوە جوانترە ئەمە پەیوەندی بە ئەوەیە ینی نەڵێ بڵێ ئەوەی لێوی باریک بێت جوانیە ئەوەی دیکە چکە شتەکە ڕێژەیە دەگۆڕێت ئەمە حاڵەتێک بۆ ئەگەر بڵێ لێوەکە زۆر گەورە نەکرێت کاکە باوەسەد بکرێت حەدی و ئوسوڵی مەسەلەن چەندە ئەمە دەکرێت پرسیارێک بێت حاڵەتێکی دیکە بۆ نمونە دەڵێ ئەگەر شێوەی عیبی نەبوو بەڕای چی عیبی نەبوو لەوانەیە کابرا بەڕای مێردەکەی خۆی بەڕای کەسەکەی خۆی عیبی هەبێت یان پێی وایە کە دەبێت ئاوا جوانتر بێت یان لەگەڵ تەمەن مەسەلەن شێوازی دەموچاوی داکەوتووە ئەو حەقن و دەرزی و ئەم بابەتانش
بە هەمان شێوە دەکەوێتە قالبی ینی جەراحەوە شەقکردنەوە ئەم جۆرە جوانکاری هەموو جوانکاریەکان ئەگەر پرس لێنانەوەیە هەر جوانکاریە ئەگەر مەسەلەن برۆ دروستکردنە ئەگەر تەقویە ئەسنان و ڕاستکردنەوەیە ئەگەر لچە ئەگەر لێوە ئەگەر کەپووە ئەگەر گوێە هەر شوێنەکان خۆ ئەوانە کاتێک کە وەکو کاک دکتۆر گوتی ئەگەر ڕێکاری بیان جوانکاری بی هەر کامێک لەوانەبی دەچتە ئەو قالبەی ئایا چێ قەراری ئەوە بدە ئەوە تەواوە یان تەواو نییە ئەوە دەبێت تەمەشای خەڵکی عامە بکەیت ئایا خەڵکی عامە هەمووی بەو جۆرن بەڵێ ئێدەکەواتە تەواوە مەسەلەن بۆ نمونە کەسێکی ئەفریقی وەجوی مامۆستا لە سایت باسی کرد تیکاکە ئەفریقا هەمووی کەپی کورتە و فشە یعنی هەمووی هەروایە ئەفریقا هەمووی وایە ئەو بێبرێکاکە وڵای ئەم دەبێت گچکەی کەمەوە درێژی کەم ئەخر ئەوە ینی دیارەکە گەورەپانی بەس ئەگەر وابی ئەفریقیەک بستە ڕوسیای دەبی تەزمین نەخێر نە ئەوە چونکە عێرقی وایە خۆی نانە مەبەستەکە چوە سەر زانستی و علمی طبی ئەوە عێرقی وایە ئەوە عێرقی وایە یعنی هەر خۆی خوای تەبارەک و تەعالا شکلەکەی بۆ شێوە دروست کرێ بەڵام ئەگەر هاتوو تەشویه هەبوو تەشویه مەسەلەن بۆ نمونە خوای گەورە بە جوانترین شێوە ئینسانی دروست کردیە ئەگەر هاتوو تەشویهەک دروست بوو بەهۆی کۆمەڵێک ئەسباباتەوە لە زجیداچی ئەو منداڵە تەشویهی لۆ دروست بوو لۆی هەیە چاکە مەسەلەن لاقی کورتە دکتۆر پێشوی بسمە لای دکتۆری تێگەڵ بوو هەر تشتێک مەبەست جوانکاری بێت یعنی ناوچێ بێت نەمان گوتی ناچێ بێت مەبەست جوانکاریە جوانکاری مەسەلەن یە درستە بەس بێت جوانتر بێت نه ئەخەر قەیدینانکە ئەگەر دروست بێ وەکو جەناب دەڵێ دروستە 100% ئەیبینی ئەو کات بێ دەست لە خۆیدا بەڵێ ئەوە پێی دەگوتری عەبەث و ئەوەیان دروست نییە و فتواشی مکیۆجێکە وسەبت نه مکیاج ناسە قالبی عملیاتی تەجمیلی ئەوە تەزینە بەس مامۆستایەک پرسیارە دیکە هەر لەگەڵ ئەو پرسیارانی ژبان میکسی دەکەم من گوێم لێ بووە کە خلاف هەیە لەسەر مەسلەی ینی جیاوازی هەیە لە حەقن دەرزی ناچێتە بواری جوانکاری جەراحە و بریندارکردن و هەڵدڕین و ئەم بابەتانەوە ڕای تۆ لەسەرە مەچێت بەشێک لە زانایان ڕێگەیان پێداوە شێوازی دەرزی یعنی ئەوەی کە فیلەری تێدەکرێت و بۆتۆکس ئەوەی دیکە هەر بە دەرزیە ئەو شتانی کە پەیوەندی بە دەرزیوەیە بە هەمان شێوە هیچ خلافێک هەیە لەسەر هەر بەخۆی قاعیدە گشتەکە بەو جۆرەیە ئەمن ئەو جسمە مادەم شتێکی زیادەی تێکەم شتێکی زیادەی تێکەم خارقی عادەبی کە کەس وانە بەو جۆرە یعنی حتمما لە مستقبلیش لەوانەیە مزاعفاتی هەبی دروست نییە یعنی بەس لەو حاڵەتانی کە گوتمان حاڵەتی پێویستیە من ئافرەت پرسیاری کردیە هەر ئاوە لە بەرچاوم ینی خۆمان تەڵەبەی خۆم بووە برۆی نییە نە هەر برۆی نییە مامۆستا چ بکەم لۆی هەیە برۆی لێنێتەوە هیچ مانع نییە دروستە لە بۆ ئەو بە تاتوو یان بەچە کەیفی خۆیەتی هەر دروستە ئەگەر بێ مەسەرەن لە قژی لە پرچی لە سەری کە لێ بکەنەوە لۆی دانێن یانیش بە تاتۆ ئەوە دروستەکە بە قەڵم بەڵام بەمەرجێک ئەو تاتوێ نەبێتە مانیعی ئاو چونکە دواتر لە بۆ مەسائیلی دەستنوێژ و نوێژ و غوسڵ و ئەوانش کاریگەری خۆی هەیە کەواتە لەگەڵشداوا پرسیار لێ بکەم ئەو حەدیثێک شەیە لەسەر ئەو پرسەی کە پرسی کەسی دیکەیە دەکرێت کە ئەمە لەعنەتی الواصلات والمستوصلات بەڵێ ئەکستنشنی پێ دەڵێن وا بزانم ئەگەر هاتو ئافرەتەکە پرسی زۆر لاواز و خراپ بووە گەرەمەش بەکاربێنێت نه ئەویان دروستە بەڵام ئەوە با من عەرزی برای خۆم کەم وەصلەکە لە بۆ خیداعە یعنی بۆ نمونە کچێک هێشتا مێردی نەکردووە بێ مەسەلەن لە بەرەوەی پرچی زەعیفە بێ پرسێکی جوان لەسەر خۆی دابنێ و کوڕێک پێی بخەڵەتێ و دواتر شەوی یەکەم دەرکەوی بابەوە ئەسڵەکەبووی هەیە پرسی ڕاکێشی مەسەن کەس سەرنجی ژوانی لە بەخۆ ڕابکێشی ئەوە دەستە قالبی خیداع پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەعنەتی لێ کردیە ئەوە گەلە بۆ خیداع بوو بەڵام دوای مێردکردنی ئەگەر مەسەلەن بۆ نمونە تووشی خوانەکە تووشی سەرەتان بوو تووشی مەسەلەن دائی ثعلب بوو یان هەر شتێک لەو بابەتە پرچی ڕووتاوە دروستە بارۆکەیەک دابنێ بەڵام لە کاتی غوسڵەکان دروستە بیچێنەوە بەنسبەت فیلەر و بۆتۆکسی حەزم کرد هەندێک تەفاسیلی بدەم طبعا زۆر ناویان لەگەڵ یەک دێ بەس زۆر جیاوازم بۆتۆکس مثلا بۆتۆکس کە بەکاردێنین زۆر جار لە بۆ جوانکاری نییە مثلا زۆر جار بۆتۆکس ئەمە بەکاردێن لە بۆ ئەو کەسانی کە ژانە سەریان هەیە شەقیقیان هەیە علاج بەڵێ بۆتۆکس لە بۆ ئەو کەسانە بەکاردێنین کە گرژی ماسوولکیان هەیە ئەزت هەر لە ویراتیبی یان شۆتە توش ببوون لە ئەنجامی حادسە کە دەمارەچیان ئەزیەتی خواردبی و زۆر لایانی دیشی هەیە بۆتۆکس
لانی جوانکاریەکەش لە بۆ لۆتیەکانی دەمچاو يعني مثلا ئەمن شخصم لە بۆ هاتیە دەڵێ مثلا لێرە دوو خەتم هەیە ئەوە من دوو ئەزە ئیت ئەو هەیە ئیوی ئەوها ڕاست و ڕاستە ئەوەکو ئیت زە زیاتر دەرێ دەستمە هەر جێکە قسەی دەکەم دەرێنێت لۆ هاتووڕێی يعني هەر شکلمە هەیە بین نا ئینگۆ ناستە قالبی هیچیان ئەو هابی من لە ئینگۆ زیاترە لێگەڕن ئەو بەنسبەت بۆتۆکسی فیلەریش فیلەر تەنها حەجم دەدا پڕکردنەوەی ینی بۆتۆکس ئەوە لە بۆ لۆچیەکانە بەڵام فیلەر ئەو مادەیە تەندروستە دەستە ناو جەستەی ئینسان مادەکە تەندروستی هەیە و ناتەندروستی هەیە ئەو کەسێک کە ئیشەکەی دەکا بە باشی پەیوەندی بە کواڵێتی ئیشەکەەوە هەیە دەزانی کامیان تەندروستە و کامیان قانونی و ئەوە خورمە دیارە دەکەوە دەخۆیتان دەستە ناو نەخۆشەکە کو بزانانی نەخۆشەکە لەکنەمە ڕێگە پێدراوە لەلایەن وەزارەتی تەندروستی ئەو مادەیە لەزگەی وەزارەتی تەندروستی پێوەیە یان نا بە کوالیتی کۆنتترۆلی وان تێپەڕێیان هەمووی دیارە مع العلم کە نوعی زۆر خراپیشەیە نوعی زۆر خراپیشەیە کە بە قاچاق هاتێ بە نوعی گەیشتە دەست هەندێک کەسی کە بەکاریان هینە یعنی ئەویش کە تەوان زۆر زۆر مەشاکلی زۆر دروست دەکات بابەتەکە بەربڵاوە ینی مەسەلەکە هەر ئەوە نییە تو بە شێوەیەکی گشتی کە قسەی لێ دەکا ئەوە مامۆستا دەڵێ ینی ناتوانین بڵێن حرامە بە تەواوی هەر هەمووی ناشتوانین بڵین حەڵالە ینی حاڵەتی زەرور هەیە بەڵێ دەکەوتەوە سەر شخصەکان دەکەوێتە سەر شخصەکە ینی حاڵەتەکەش ئەمن نەشتەرگەریم لە بۆ مثلا شخصە کردی هاتە لام لە شارەکانی تر کە هاتیتە هەولێر لە ساڵۆن فیلەری کردیە ئەمن بە نەشتەرگەری لە بۆم دەرهینە کە فیلەرێک بووە وەکو بەرد بووە ینی فیلەر نابی بۆ نەوایبی بە هیچ ناوەک بەڵێ بە ماوەی ساڵێک زۆربەی سەبر ئیمتیساز دەبی نامینێ ئەوە فیلەری باشە ئەسلیە بەس ئەوە بەرد دوای 4 ساڵ لە فیلەرەکەی ئەم بە نەشتەرگەری لە بۆم دەرینە دکتۆر ئەم بەحسێ پشتی مەسەرەن نەشتەرگەریت جوانکاریە بکەین ئەو کەسێت تێن نەشتەرگەریە بکەن تووشی دوودلیێنەوە بەر سەر جەستەی خودی سۆبێن نەشتەرگەریە دیاکۆدی بکەن مەسەرەن عملیەکۆدی حاڵەتی دەرونی نابێت یعنی لەوانەیە لە چەند کەسەکی ئەو تووشی ئەو مەشاکلێ ببین چەند کەسێک یەکەچیان وای لێ دێ مەتەرەن کە دوو دڵە یان بالفعل نایەکسانیەک هەیە کە لە بۆی دەکەین خاستن ئەو شوێنانێک کە دەبتە دوو بەش نەشتەرگەریەکەی لۆ دەکەین مەتەن نەشتەرگەری جێ دەکەین جێشیان دەبینی شخصەکە کە دێتەوە بالفعل تەمشا دەکەین ئەمەش فەرقەچی هەیە دەتوانین لە بۆی چاکەینەوە دووبارە یانیشان ئەشخاص هەیە فەرقەچی زۆر بەسیت هەیە بەس زۆر مەتەلەن فکر بیری لێ دەکاتەوە کامە دێن پێی دەڵێن کە ئەوە نەشتەرگەری ناوێتەوە فەرقەچی زۆر بەسیتە ینی ئەوە دەتوانین تەحملی بکەیت هیچ مشکلە نییە یعنی زیاتر ئەوێن ئەوێت بوو جانیتکەن چعیپلینە بەس بوو جانیەکە زیاترکەن ناف کۆمەڵگەهاڵ بەڵێ وای بەس مامۆستا ینی زۆر جاری وایە کە ینی لە ڕوانگەی مامۆستایانی ئاینیەوە دەگوترێت کاکە خوای گەورە لەسەر و ژێر ڕۆشنای و ئاەتەوە لە خەلقنا ئینسانە فی ئەحسەنی تەقویم بە جوانترین شێوە ئینسانمان دروست کردووە خدای گەورە دەفەرمێت لە ژێر ڕۆشنایم ئاەتەوە کە لە مامۆستایانی ئاینی دەپرسی دەڵی کاکە فلان کەس ئاوا جوانترە بۆ دەچێت دەستکاری خۆی دەکات بەڵام کاتێک کە دەچێت ینی دەستکاری با بڵین ئەو تەرجمیلەی کە هەیە دەیکات ئەگەر ئەمە بە لا ڕێدابردن نەبێت ئەم قسەی من زۆر جاری وایە کەسەکە دەبینی ینی لەنێو خۆشمان دەبێتە نوکتە دەڵێ ئەی با بە فلان کەس چەند ناشرین بوویسە چەند جوان بووە ینی نەتیجەی جوانکاریەکە جوان بووە کەسەکە جوان بووە ئەگەر وایە مەسەرەن ئەم ئاەتە فعلەن بۆ ئەوەیە مەبەستەکە ئەوەیە کە دکتۆر فلان مەریوان فلان جوانە وەکو جوانیەکە مەبەستەکە ئەوەیە ئەگەر مەبەستەکە ئەوە نییە زۆر جاری وایە کەسێک هەیە کە ئەم نیعمەتی جوانی پێ نەبردراوە ینی بەری نەکەوتووە ینی کەسێکە نامەوێت بچمە ناو وردەکاری ئەوانەوە ڕەنگە بە چاوی خۆمان بینیمانە ینی کەسێکە لە هەموو شتێک خدای گەورە تاقی کردوتەوە ئایا ئەمەش دەکرێت بڵێن لەقد خەلقنا ئینسانە فی ئەحسەن تەقویم هەر ئەم ئاەتە مەبەستی ئەوەیە خۆی ئەگەر تەمەشا بکەی لە ڕووی کۆی گشتی مەخلوقاتەوە ئینسان لە هەمویان تەقویمترە لە هەمویان ڕاستترە لە هەمویان ڕەوانترە چونکە عەقڵ و ژیری و ئیختیاری پێدراوە جگە لەوەی کە
شکل و شێوازێکی پێدراوە قابلی ئەوەی هەیە کە وردە وردە شارستانیت بەرەو پێش ببە ما باقی مەخلوقاتی دیکە ئەوەی نییە ئەوەی کە جەنابەت دەیرەی کابرا لە دایک دەبی احتمالی هەیە کێشەیەکی هەبی خەڵک پێ برێن بابە ئەتۆ خوا بەو جۆری دروست کردی ئەوە لەگەڵ ئەوە دانینە ئێمە زانایان قەت کەس لەگەر ئەوە دانیە برێکاکەت لۆ لە بەرەوەی خوا ئینسانی بە جوانی خەڵک کردووە بەڵام کاتێک کە لە زجی داچی بووە داچی هۆکار بووە یان بۆ نمونە هۆرمۆناتێک هۆکار بووە ئەو نەیزانێ بووی تا سەبەبی ئەوەی تەشوی هەک لە جەستەی دروستبی ئەوە قابلی ئەوەی هەیە لە خۆی عملیات بکات و خۆی جوان کە وەکو کەسی ئاسایی لێ بێت ئەوە دروستە و هیچ مانع نییە ئەوە ناچێتە ژێر ئەو قالبێ برێ لەقەت خەلقنا الإنسان في أحسن تقويم کاکە دەستکاری خۆت مەکات ئەوە ئاساییە دەستکاری کردنی چونکە وەڕێ پێدراوە لە بەرەوەی تاوەکو بێ وەکو منی لێبێ وەکو تۆی لێبێ طبیعی ببێتەوە ئاسایی ببێتەوە ئەو خەڵکیش ئاسایی مامۆستا وەختیان بێژین فلان تشت حرامە فلان تشت حەڵالە دمای کە مەبەستەمەوە وەکو گونەها هەیە یانژی چه عذاب سەر نینە هەر تشتێک دینی ئیسلام بێت مەسەلەن گوناهێکیان بکەین سزادانەوەیە هەیە ئەگەر جوانکاریەک یا پێتوی نەبێت و کەسێک بکرد گوناهەوی چیە سزادانەوەی چیە هاتیە بەحەسکردن طبعا هەر ئەوە کافیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لعنەت لە کەسێ بکە لعنەت لە کەسێ بکە ئەو ئەگەر لعنەتەکە عمومی یان کاتی بێ لە بۆ کەسێک کە متەفەلیج مەسەلەن بێ کارێک بکە کە جەستەی پێویست نەبێ بیکات ئەوە کافیە کە کاتێک خوای تەبارەک وتەعالا بفەرمێ کە شەیطان دەڵێ وەلا ئامورەنەهم بێ بەجوێ شەیطان بکات ئێمە گەلەوە زیاتر خراپتر چی دیکەی لە بۆ لعنەتت خودر سەرن لعنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بڵێ وا فەرمێ ئەوە لە کاتێک گوتمان ئەگەر هاتوو ئەو جوانکاریە هیچ پێویستیەکی نەبوو لە ضروریات و حاجات و حسیناتە بێ بیکە وەکو چاولێکەری وەکو مۆدە وەکو وان پێ باشە جەستە ئەمن پێم جوان نییە ئەگەر نا خەڵەکەمووی پێ جوانە حەزم لێ ینی تەمەشا دەکەی وایە خۆی دەکاتە باربی هیوەی خۆی دەکاتە ئاخر برە ئەوە هەونێ ئەوە لەو حاڵەتە مەسەلەن ئەو حتمما دەچێتە ئەو قالبە جگە لەوە عەفومکە لێرە دەمێ ئەو پەیامە بگەینم ئەو کەسە گوناحبارە زایدەن ئەو دکتۆرش گوناحبارە کە و کارەی لە بۆ کردێ وەکو کاک دکتۆر گوتی ئەمن نایکەم بەڵام کە دکتۆرێکی دیکە لە ڕووی بزنسەوە تەمەشای دەکەوت بەس لەبەر خاتری مادەکە بەڵێ ئەویش گوناحبارە چونکە ئەویش ولا تعاونوا على الإثم والعدوان من هي وتعاونوا على البر والتقوى من هي بەڵام لەولاش ولا تعاونوا على الإثم والعدوان تمام و هەکە ئەیکی نەشتەرگەریەکە جوانکاریە کرد و پشتەنگە پەشیمان بی و توبە کرد بەس ئەو جوانکاری هەر یاکری دفناخۆ چزانم سینگە خۆ هەر جایکردی بەت یەکری ئەوەیان ئەگەر هاتوو قابلی ئلغا بوو مەسەلەن بۆ نمونە کاک دکتۆر باشتر ئەوەی لێوی فیلەرە چانیە لێش نازانین ئەگەر مەسەلەن بۆ نمونە زیاد لە حەد لە چەکانی ئەستور کردو لە یعنی هەموو خەڵک دەزانی کاکە لچی بەشەری ئینسانی طبیعی ئەو جۆرە نییە ئەگەر ئەو زۆری تێکردبوو ئەبێ بێ چاچی کاتەوە وأتبع السيئة الحسنة وأتبع السيئة الحسنة تمحوها وكبر توبة كردن فقط لفظ نية توبة كردن قوريني عملا يعني بي وش خوي لك كاتو بالي مثلا بونمنا كابرات توبة كردي دستكاني كتايا يورتو لايبة بمرجع أجر هاتو ضرر الصحي نبو أجر ضرر الصحي أبو دكتور كان بيان قلت كاك اللابن احتمالية دمارك اشتكا هو اللي تاتو يعني وشم بله الواشمات والمستوشمات كانوا شر بيغمبر عليه الصلاة والسلام حديث بيغمبر ما صلى الله عليه وسلم ده فرمي لعن الله على الواشمة بله والمستوشمة بله ايش معناها كيف كردي لعنتي يعني اويك هم تاتو دكا اوي هم كتاتوي لبو دكري او تاتو باشا يعني او بر لعنتي خوا دكوي تاتو اوي لو سردمه داهبوا او دغترا بيشان بدرزي وبشير ونازانم تي او اخ دنيا واخ ناس اوشتانا ما عندك خينك ده حياتي عذاب حياتي عذاب ئەوە ئەم تاتوێ مەبەستەکە ئەوەیە یان ئەوەی ئێسشکە بە ئامێر و ڕنگ و زەقرافات هیچ فەرقی نییە خۆ هەمان شێوەیە هیچ فەرقی نییە خۆی وەرە لە هەموو دنیا بپرسە لە هەرچی دکتۆر هەیە بیپرسە برێکاکە ئەو شتێکە لەسەر جەستە دای بنێ ئایا بە مروری زەمن مزاعفاتی لە بۆ پێز دەبی یان نابێت لە دکتۆرش وێ بپرسە هەر دەڵێ دەیبێ لەبەرچی لەبەر ینی هەر ئەوەیە بە بەرەم حەدیسە دەکەوێت بەڵێ لەبەرچی لەبەر ئەوەی ئەو کابرایە ئەو جەستەیەکی خۆت نییە ئەمانەتە لەلات ئەتۆ کاتێک بێ شتێکی پیسی بخەیە سەری مزاعفاتی هەبی طبعا لەبەرەوە وەرە ئەو خانانە پڕی شت دەکەی ئەو مەسەلەن خانانەی ئەو پێسەر پڕی شت دەکەی دەرمانی تێ دەکەی ئایا ئەو دەرمانە کە چۆتە ئەو شوێنەی ئەو جەستەیە گۆڕیە یعنی ئەو خانەیە وەکو خۆی مایە
خانەی جستەکە بڕۆ ناکەم وەکو خۆی ببینی لە ڕووی سەحیەوە کاک دکتۆر ئەگەر هەڵام وڵا ڕاستم کۆم بەنسبەت ئەمە تاتوو لەلایانی پزیشکیەوە یعنی ئەمە هیچ کەسێک تەشجیع ناکەین کە تاتوو بکە چکە تاتوش بەخۆی خۆی لە خۆیدا هۆیەکە لە بۆ گواستنەوەی نەخۆشی ڤایرۆسی هەندێک زۆری ڤایرۆسی زۆر ترسناکەیە هەندێک زار یعنی مەجبور دەبین مەثەڵەن لۆ ئەوەی کە نەشتەرگەریەک نەکەین پێی بڵێن تاتوەکەی بکە ئاسانترە لە بۆ تو لەو حالەتانە هەیە مەثەڵەن لە بۆ وەکو باسماکە لە بۆ برۆی کە سوتایە یان شتێک بۆ نەمایە مووەکان ڕەنجی نەمە یا مەثەڵەن ئافرەتەکە تووشی سەرەتانی مەمک بووە برایتەوە عملیات کرا کە دێ لۆی چارەسەر دەکەین لۆی دروست دەکەینەوە پاشان کە حلمەکەی کە پێویستی بە نەشتەرگەریە چیدی هەیە زۆر زار دەدەینە دەستە خۆی دەتەوێت نەشتەرگەریەکەی بکەیت یانش ئەو تاتووە هەیە کە زۆر ئاسانترە لەو حالەتی تەشجیع دەکەین دەرێن مشکلە نیە چکە ئەوە ئاسانترە لە بۆ نەخۆشەکەی لە بۆ شخصەکەی ئاسانترە تاتوەکەی لەو لە حالەتە عفو ئەخەف الضررين هەردەبژێدرێت بالضبط عملیاتەکەیان ئەوەیە ئەو زەرەرە کەمترێت ئەمە کە لە مەسلحەتی نەخۆشەکەی ئەوەیە کە تاتوەکەی بکە باشە بە بۆنێ ڕووداوێکە و شتێکەوە مەسەن زۆر کەسەیە بریندار دەبێت ئێرەی هەمووی تەقەڵە دیارەوە دەڵێ ئەوەیە دوورایتەوە منزەڕێکی ناشرینی هەیە بە تایبەتی بۆ ئافرەتان ئەگەر ئەو ئافرەتە بێ مەسەن بە تاتۆ زەغرەفەیەک شتێکی لێ دروست بکە بۆی ئەم تەقەڵانە بشاردرێتەوە ینی ڕێگە پێدراوە ئەو حاڵەتە ئەو جلو نایبری ڕێگە پێدراوە بڕۆ عملیات تەجمیلەکەی بڵێ دەنێم بەڵێ تەجمیل هەم تەقەڵە چادەبی دکتۆر بەنسبەت ئەمە بزانە ئەمە زۆر زار پێشبینی نەخۆش دەخینینەوە کە دێتە کنە من مەثەڵەن لێرە برینەک قەدیمی هەیە هەتا ئێرە دێ دەرێت دکتۆر هاتیمە ئەوم لە بۆ لابەی ئەم دەزانم پێشبینیەکەی غەڵەتە ئەمە ناتانینەوەی لابین بە هیچ نوعک ناتانین ئێرەوەکوێی لێکەینەوە ئەوەی دەتوانین باشتر بکەین بە نەشتەرگەری دەتوانین مەثەڵەن 150 60 هەفتە باشتری دەکەین بەس ناتانین لابین بەتەواوی بەس ئەوهای لۆی شەرح دەکەین یان ئەگەر شخصە کار گوتی دەمەوێت بەس هەندێک باشتر بی زۆر دیارە ئەوە لە بۆی دەکەین بەڵام لەو حاڵەتە ناکرێ مە زەرەر بە زەرەر پڕکەینەوە خۆی تازە شوێنەکەی هەر بڕایە هەر تەقەڵە تو بێ بە تاتۆی پڕیکەیەوە کە کاک دکتۆر دەرێ عورەتە دەست ئەگەر ئەوسەبەت بچێ مامۆستا ئەگەر بچێ دەستی و دیار بد عورەتە خو دەستێژین حتمما ئەوە لەو ڕۆ بە دەردیگوتەوە هەر عورەتە بەس ئایا ئەو کەسە ئایا دەستی بەدەرەیان بەدەرنی حتا لە بۆ مێردەکەی خۆیان لە بۆ ماڵی خۆی کە دروستە کەیفی خۆیەتی ئەوە دەستی بەدرێنە بەڵام ناکرێ مەسەلەن ئەمە زەرێک بە زەرێشکە پڕکەینەوە تمام ئەویان ناکرێ ئەسڵ وایە مەسەلەن بەرەو باشتری بێ مامۆستا ئەس پرسیارێک وەردەکەوە وەختجی گەلێکی کورتە بۆ کوڕا بوو زەڵەمان و کە زێدە پرچ تێتە چۆندن بۆ کچاژی و بۆ کوڕاژی پرۆستی هۆلیوود سمایل هۆلیوود سمایل و یعنی ددان دەل دەستپێکی بەحسی حەدیسە پێغەمبەری صلی الله عليه وسلم جانیا ددانە هۆلیوود سمایل کەی تبسمك في وجه أخيك صدقة أجر جزانم أجر هو صابت فيت دونت مروفي جان بله كان جيا درسته أجر مثلا حتى تخار بن يانجي جزانم وبو برتيجي بو كره ظلامة حتى وكي هندريني قلتي بو رهاجي بله خوي مسائلي برش همو ما نزانين كسي طبيعي جقل ناو شوانا كي نبي كموي ليناي ما باقي ديك أصل واي موي ليبي أجر أو إنسانة برشي مثلا أصلعبو استایم بەجەمەدانی شاردیتمەوە ئەگەر هاتو پرچی ئەسڵا بوو مەسەلەن خۆی حەزی لەو شکلە بوو طبیعیە حەزی لێ نەبوو لۆی هەیە بیچینتەوە دروستە بەڵێ دروستە بیچینتەوە ئەویان باشترە لە بارۆکەیە کە 6 مانگدای دێنێ و لای نابە و لە بەرەوەی نەغوسلی لێ دەرچینە مەسائلی دەستنوێشە بەڵام ئەگەر بارۆکەکەش لای بە لە مەسائلی غوسڵات دروستە ئەوەشیان دروستە بەس بەو مەرجە ئەگەر بارۆکە بوو جگە لە مەسەلەن چاندنەوە نەبوو ئەبێ لە کاتی داخوازیدا بە کچە بڵێ کاکە لای ببە برێکاکە ئەو سەر بچەکەمەوەیە ئەگەر نا ئەوە دەچێتە قالبی خیانەت و دەچێت گوناحە و دەبتە غەش ددانیش بە هەمان شێوە مەسەلەن ئەگەر تەقویمەکە بی مەسەلەن ڕاستکردنەوەکە بی دروستە لە بەرەوەی ئەسڵ وایە ددان ڕێک و پێک بی و بە مەسەلەن منتەزەمی بی ئەگەر لە بۆ سپیکردنەوە بی دروستە بەڵام ئەو قالبەی کە دای دەنێن ئایا ئەو قالبەی کە دای دەنێ مەسەلەن هۆلی سمایلی پێدەبێت باشە ئەو حاڵەتە ئایا زەرەری زیاترە یا قازانج ئایا ئەو کەسە بە حەقیقەت ددانەکانی ئەوەندە ناڕێکن کە ئەو کارێ بکە یان نە ئەو دەگەڕێتەوە سەرخۆی دەبێ بە خۆی فتوا لەو خۆی بدە ئایا ئەمن هەوم یان هەونیمە بە حەقیقەت چونکە لەوانەیە ئەمن برێم کاکە وڵا دە و پلەت و ڕێکە هیچ عیبی نییە هەموو خەڵک وەبرێن ئەو جا ئەگەر ئەو لەو دەقەیە برێ هەو نییە دەگەڕێتەوە سەر ئەوەی زۆر بە کورتی
ئەگەر تووشی حاڵەتەکی نەفسی بوو دەبی ببینێ لای دکتۆرێکی نەفسی دکتۆر حاڵەتە نەفسیەکەی بە فعلی گەیشتێتە ئەو ڕادەیە کە بێ ئەو شتەی بکە ئەگەر گوتی بڵێ ئەو کاتێ دروست کورتی دکتۆر کوردستانی نەشتەرگەریە جوانکاری ئەم پێشکەفتی نەباشن پێتیوی دەرڤەنۆکین بچینەش دەرڤە هەمی تشتێکمە هەیە لێرێ یعنی زۆر پێشکەوتیە یعنی زۆر دکتۆرمان هەیە نەشتەرگەری زۆر گەورە دەکەن ئەمە کە دکتۆری جوانکاری هەمومان هەموو نەشتەرگەریەک ناکەین هەر کەسە و هەر دکتۆرە و مەتەلەن زیاتر حەزی لەونەوە ئەنەشتەرگەریە ئەمەش لۆ یەکدری ئەو نەخۆشانە ڕەوان دەکەن کە دەزانین زۆر ئیسفادە لەو دکتۆرەی دەکا پێشکەوتێکی زۆر هەیە یعنی بڕواناکەم لە ئێستادا پێویستیمان بە شخصەکە بیبینێرینە دەرەوەی وڵات لە ئەوی نەشتەرگەری خەڵکی هەمیەوە دەبینیت چنە مەسەلەن چاولێکەریە یان حەزی خۆیتی چاولێکەریان حەزی خۆیت بستە ئێرە ئێران نزیکە لێرە تەسەوەر دەکەم نزیک لێرە نازانم دکتۆر ئیشڵۆمە شێوە بپێک بە بچێکێت تەوزی حاکە بچێک بدینەوی بابەتی بەرفرە تایبەتیژی سەروی دەمی گەنج زێدە حەسکردنوی بابەتی یعنی بکەن جوانکاریە ئەز برای خۆناکەین ئەمە من ڕازی بەتی ئەلاسن ئەمە من ڕازی نە بە تۆ سەما خودش ڕازی بێت دکتۆر خودی خێرا ئیشڵۆمە تشتێک نەگوت بەتی زێدە بێت خەڵک خەلات وەرگرن خۆشەویستن خودش ڕازی دیارەژەمە بە دەف دکتۆر هەڵویستیش دکتۆرە بۆ دکتۆرە مەدان پاکێجێکمان هەیە دکتۆر هەڵوێست لە کاتی بەربانگ یاخود لە کاتی شکانی ڕۆژوو پێویستە چی بخۆین بڕگەی تەندروستیە بەتایبەتە گەر لە بخۆین خورمی بخۆین تۆ بێجا پاش بەربانگ نییەوە ڕۆژ گۆرت بشتم ڕاستە بەتایبەت ئەگەر لە دەرەوە بەربانگ بکەین ینی چ بخۆین باشترە بدە جەماعەتێژێ خێرە خۆ دەستی گرتە چ بەختی جا کەش دەر بەخۆ بەحسێ هەفکارێمە دکتۆر هەڵویستی بکەین ئشکل ئێکشماک ئەمە مەسەرەنگ ها گەلە تشتێ بدوهنیات تێنە خوارن چ زانم ئەگەر مەسەرەن مۆڵێت ئەم درەنگ چوینە مۆڵ ژنکی حرمەتی خوارن چێنەکردی ئەڵە دە پێک بە بچینەش دەربە ئەم بچینە چ خوارنگە چ بخۆین چاو بزانین ئەف خوارنگە مەسەن خواردنەوەی باشە بۆ بەربانکردنی یعنی بۆ فتارێ کادا بزانین کا دکتۆر هەلوێست چت بێت خودش تەژی ڕازی بێت دیاڵ عزیز شیشە گۆشت قاپێ خەرەخەرمە پەرداخی ماستاو ئیتر شلەش بەدڵی خۆچیدان هەبوو الله أكبر لە ڕۆمەزاندا خەڵک هەر لە بەرەبەیانەوە تا ئێوارە بە ئاواتی بەربانکردنەوە دەشی بەڵامی تر جاری وایە ستفاکە لە ماڵەوە هیچ لێ نەنراوە یان لەگەڵ برادران چوونە دەرەوەیەکتان ڕێکخستۆ و ئەتانەوێت لە چێشتخانەیە نان بخۆن ئەبێت چی بخۆن و چۆنیش بیخۆن پێش هەموو شتێ هەوڵبەن ئەو چێشتخانانە هەڵبژێرن کە لە پاک و خاوێنیان دڵنیان و دەشزانن کە شتی ڕۆژ و شکاندنیان هەیە چونکە کە بانگی فەرموو نابێ یەکسەر بە خواردنی قورس دەست پێ بکەین سەرەتا بە دووسێ دەنگ خورما و ئاو ڕۆژوەکەت بشکێن دوایەوە داوای شۆربا بکەم ئەگەر لەو چێشتخانەی تۆ بۆی ڕۆشتبی و کۆمەی ئێرە هەڵبژاردننی شۆرباکە بەدڵی خۆت بوو داوای ئەو شۆربیانە بکە کە ئازانی سروشتین و خۆیان لێیان ناوە یەک شۆربە ئامادەکراوەکانیان هێنابێت چونکە ئەکرێ شۆربە ئامادەکراوەکان بڕێکی زۆر لە خوێ و شەکری زیادکراویان تێکرابێت هەوڵ بە شۆربای بخۆی کە بە ئاوی مریشک دروست کرابێ یان شۆربای گەرمە پڵاو یان نیسکێنە و سپێناخ دواتر دەکرێت داوای زەڵاتە بکەیت اینجا زەڵاتە جۆری زۆرە بەڵام مەرج نییە هەر لە بەروی ناوی زەڵاتەیە تەندروست بێت چونکە هەندێکیان پڕن لە سۆس و زەیتی زیان بەخش بۆیە تۆ توانی وەکو ئەمەی من داوای زەڵاتەیەکی سادە بکەیت کە بەس لە خەیار و تەماتە و کاهو پێکاتوە کە لە بری سۆسی دەست کرد سرکەی سێویان تێکردووە یان ڕووبەهەناری تایە ئەمەی کە خواردە ژەمی دەستپێکی پێوتێ وا باشترە هەرچۆن سونەتیشە لە دوای ئەمانە کە خواردمان و ڕۆژوەکەمان شکاند ڕێستێک وەرگری پشوویەک وەرگریت و هەستی نوێژەکەت بکەیت دواتر بیتەوە بۆ ژەمی سەرەکی چونکە جستە 15 بۆ 16 کاتژمێری چی وەرنەگرتووە نابێت لە پڕفشارێکی زۆری بخێتە سەر و ئەوهۆمە خواردنە پێکەوە بخۆی بۆی ئێمە شەڵەستین نوێژەکەمانەکەین و تا گەڕێنەوە خواردنەکەمان ئامادە بوو دەست خۆش بێ بۆ بەربانگ دەبێت
هەوڵ بدرێ هەموو جۆرە خواردنێ بخورێ تا ئەو زێ بگەڕێنرێتەوە بۆ جستەکە لە دەستیاوە وەک میوە و سەوزەکان برنج گۆشت شلا شیرەمەنیەکان واتە ئەتوانی هەموو شتێ بخۆی بەو مەرجەی زیادەڕۆیی نەکەی لە خواردنیان بەڵام با ئێمە باسی تەندروستترینیان بکەین عادەتەن لە چێشتخانە کوردیەکانی خۆمانە گۆشت بە زۆر شێوە هەیە بە کوڵاوی بە برژاوی لە ناوفڕن و سورەکراویش تۆ هەوڵ بە داوای گۆشتێکی کەم چەوری برژاویان کوڵاویان فڕم کە واز لە سوورەکراوەکان بێنە بۆ منە ئێمە ئێستا داوای گۆشتێکی کەم چەوریمان کردو و کردویانە بە کەباو بە برژاوی بۆیان هێناوی مریشکەکەش هەر بە هەمان شێوەیە بەڵام هەوڵ بە بەبێ پێستەکەی بیخۆی چکە وا باشترە مریشکەکانی شۆکوتم دەکرێت فڕن بێ دەکرێت کوڵاو بێ پیشاو بێ بەڵام سوورەکراوەکان داوامەکە اینجا ئەگەر توانیتان لە بری برنج داوای قەرە خەرمان بکەن وەک چۆن ئێمە لە سەرەتای بەرنامەکە یەکسەر داوای قەرە خەرمانی خۆمان کرد چونکە هەم ڕیشاڵی زیاترتەیە هەم سوکترە بۆ مەعیدەمان و کاربۆهیدراتی کەمتر شلەکانیش هەمویان بێکێشن چکە لە سەرەتاوە ئەگەر بیرتاما بێ وتمان هەر شلەیەکمان بۆ یەنی کێشەمان نییە بۆ مەرجەی زۆر چەور نەبن پاقلەمەنیەکان فاسۆلیا نۆک تەپسی قەیسی بۆ مەرجەی قەیسەکە شەکری زۆر تێنەکرابێ بەڵی خۆتان ئەمانە توان بخۆن و پڕن لە ڕیشاڵ و زوو شتێتانەکەن اینجا بینە سەرباسی سەوزە و میوە ئەو تابین ئێمە لە پێش هەمووی و سەوزەکەمان داناوە بەپێی بردی HPB دەبێ هەموو کەسێ دوو ژەم سەوزە و دوو ژەم میوە لە ڕۆژێکا بخۆ بۆیە ئەو سەوزە و زەڵاتەی بۆ دانێن لە مەتعەمەکانە بیخۆ دواتیش کە چیتەوە بۆ ماڵەوە لە ڕێگا دەستێک کەرەوز و نعناو و تۆزە میوەش بکڕە بۆ پاشێو هەرچەند لە ڕەمەزانە خورما هەرە خوڕەیە کە میوەیە و سەرچاوێکی باشی پۆتاسیۆم میشەوەکە ماسوولکە و ئێسکە بە باشی بجوڵێن بەڵام دەبێت میوەی دیکەش هەر بخۆی تا ڤیتامینی هەمە چەشن وەربگری دوایمانە بێگومان گارسۆنەکە ئەڵێ ئەی خواردنەوە ئاو کۆلا ماستاون تۆ ئاو وەکو ئێمە یان ماستا داوا بکە هەوڵیش بە بۆ ئەم مانگە خواردنەوەی کۆلا و چاو قاوەکەم بکەیتەوە چکە پێشتریش باسمان کردو لە بەرنامەکانی تراکە هەم کۆلا هەم چا هەم قاوە بۆ ڕۆژی دواتریش دووبارە تینوتەکەن جگە لەو زیانانەی دیکەی کە هەیەیان و پێشتر باسمان کردو گەر دوای نان شیرینتان خوارد هەوڵبەن ئەوانە بخۆن کە لە شیرەمەنی دروست کراون بۆ منە لێرە لە چێشتخانەکەی بەڵێ شیرنیەکانتان چی ئەگەر شیرنیان هەبوو بۆن وەکو مەحەلەبی کاستەر یان کێکی بە پەنیر ئەوانە داوا بکەن ئەگەر خۆشتان شیرینتان دروست کرد لە ماڵەوە هەوڵبەن شەکری کەم تێبکەن و لەبری کەرە زەیتی زەیتون بەکاربێن لەبری شەکری شەکرێت هەنگوین یان دۆشاوی ترێ یاخود خورما بەکاربێن بە هیوای ڕەمەزانێکی تەندروست بۆ هەمووتان و ئێمەش با بەرباڵانکەمان بکەینەوە خودش تەڕازی بە دکتۆر هەڵوێست تا خۆش زەحمەتە برا ئەتو برسیبی بچە تەماشای بکەیت چە هەیە و چ نییە ئەخوای برسیوی خۆت دەمەتەمەشی دنی زەحمەتە بەس ئاگاتان خۆی بە مقابلاتەکەی تێر دەکات مقابلات تەندروستەوە بەنانی دەخوا برسی لە هیچ ناپرسی ئەوە برسی لە هیچ ناپرسی ئەتو کە برسی بە حەز دەکەیت چ خواردنەی خۆی ماڵ داروبەر کوردەواری دەرێزک پڕبی قڕبی هەر چبی هەمووی ئەوەیە بە قڕبی قڕبی بەس پڕێکە نەنە ماڵێت چ شتێکی خۆش دروست دەکەن ئەوە هەندێک ترش و برنج و گۆشت ئەنا پێم وایە وڵا نازم وڵا بەخۆی کوردەواری دەرێت سێمەنجەر سێمەنجەر گۆشت و شلە و برنج خۆش دروست دەکەم لە خزمەتتاندانیمە دەزڕەنجینە بەخۆزای مەلا لەگە خواردنێ و دۆستن لەوەتی ئەمنی زۆر تێکرد لەگەم برادەرەکەم هەبوو ئەوە جەماعەتەکەم بردە ئەمڕی برادەرەکەم مێ زۆر عەزیزە گوتی جێیەکی باشە و حالە مەتعەمەک شتێک لە مەکە و ئەوانە گوتمە تووەرە بە داوەتم کات و جێی باشی لەسەر من چەند جار چوە ئەمڕی زۆر چوویمە من هەر ئەو سار 3 چوویمە ئەو ساڵ بەێ دەجارەکە مەش بن خێرتان دەمەدا مانجی 12 و 1 و مانجی 3 چوو نەکەینی بەتەمانە بچن پاشی جێژنەیە سعدەمان دەکەن سعدەمان دەکەم بین لە خزمەت داینا خزمەت لێ مامۆستا خزمەتەوەش هەمیە جۆنترە تشتێکی تایبەت پێشکەشکن ژ دەرڤەژی خودە هەست کرد دێ هەندرێن برا بە ئەتیفاقە چی بکەین چاکەیتم لەبەر نییە ئەو خیرە بکە ئەتو بەتەنێ بڕۆ دەرێ قورئان گەلە سار لەبەر کرد ئاسان بەمنت گوت بە والله گەلە سار ئەوە 1 ساعتەوە ها دەکەم بەخوای نانەتخوابانەچم کاکە خێرتان دەگاتێ والله گەلە ساردە بە داستاستا بڕدەی
برا بأمر برا خو اتفاقش كان قرا وستن برا تدري دەست بدە من لا لا دەست بدە من کاکە فەرمونون كوري سارده ئەمە با بڕێ ساكتك بدري احمد محمدي أمان بكسل دنيا
فمعشوقي بقال يا محمد قليتكم من قريق مداود دنيام لخوش دي داورت دمرم لريقي غربات شفاد يا شفاد يا رسول الله هينايا هينايا من بيتنا عيناي عيناي سبرا من بيتنا لباشي محمدي غريب لدنيا لباشي محمدي غريب لدنيا بەڵێ بەڕێزان دەستان خۆش زۆر سپاس ماندوو نەبن هاتینە دەرێ ئەو مەجلیسەی کە لێرە یاری سنی سنیانەیە سنی و زەرفیشی پێدەگوترێ ئەوانەی کە لێرەن ئەم بەڕێزانە لە کەرکووک و پردێەوە هاتوون بەخێربێن یاخوا ئەوەش هەولێرە چۆنە یاریەکە کامتان لە پێشن کامتان لە دواون ئەوە تەوانە من هاتمە ئەو ڕیزە ژوانیش چوە ئەولا ئەمن لەبەرەوەی نیوەم کەرکوچیە نیوەشم هەولێرە هاتمە ئەولا دەبە کەرکوچی قسەتان لەگەڵەکەم چۆنن سەرچاوم حیاتم بەخێر بیت لە دواوەنیان لە چۆن وەڵێ ئێمە سەیەک بە یەکن ئەوە وەراوردا بەڵێ ئێستا ئەمە لە نێویاندا تورکمان و عەرەبیش هەیە بەس تورکمان و کوردن کاکە بەس تورکمان و کوردن یاخوا بەخێر بێن تورکمانەکان کامەیە تورکمانی دەزن خۆش گالدن خۆش بۆڵدە ساوەڵ الله ڕازۆ ئێستا چۆن ئەوە هەڵە دەیتەوە چۆنە دۆزیتەوە وەڵش سە دەگەڕێن بزانن تایەتی یان تیای نییە بزانین چۆنە ئینشاءالله کاکامە دوو ئەوە دەنێت ئەوە سێ خاڵماندا بەڵێ ئێستا سێ خاڵ بۆوانە نووسێت سێ خاڵ بۆ ئەوانە یعنی ئێوە یەک خەڵتن یەک خاڵ بە سێ خاڵ ئێمە بۆێمە نانووس بەو بەس بەوان دەنووسی ئەو یاریە مەسەرەن هەموو شەوان ئێوە دیکەن لە کەرکووک چۆن چۆن لە پردێ دەکەن هەموو شەوان لە پردێ ڕەمەزانان هەموو شەوەیکەنەوە ڕەمەزان بەسین ڕەمەزانە هەموو ڕەمەزان ئەکرێ و یاریە یعنی هیچ بتۆڵە و ئەو شتانە هەیە وەکو بتۆڵە بەڕێ دەورە هەیە دەورە داێنن فەریق هەیە ئەنجا هەر کەس فەریق خۆی هەیە فەریقی کەرکووک و هەولێرن بەعزار ئێمە دەن لای کاک چۆمانوان کەرمستانێکن ناکەرمستان ئەو یاری کڵاوێن خۆیان دێن بۆ لای ئێمە سینی سنیانەیەکەن ئەنجا ئەو هەیە خواز نابن نانا ئینشاءالله لە کامیانە من بەس پشکەکەم پێ بڵێم باشەوە بەچی دەزانن ینی ئەمە سبحان الله ئەوەی لە ناویتی بەلایەک دەکەوی یعنی بۆ چێوان نابی ئەو فنجانە ئەوەی زالەکە لە ناویتی بەلایەک دەکەوی ینی ئەمە چەندی کاکە حەمە ئەمە چەندی شانسە چەندی لێزانی نامیاریە ئەوە بەخاڵە خۆی یانزە زەرفە ئەنجا دوو گوڵت هەیە لەو ئەو دوو گوڵت هەبێ سینەکای بی لە ناوی بی وەستاییە بزانێ ئەوە چۆن ڕاکە چەند ڕاکە یەک دوو سێ یان لە جێ داینی ئەنجا ئەو یاریە ئەنواع یاری هەیە وەستایی هەیە عەجەمی هەیە ئستا یاری هەولێر جیایە وەکیایی فەرقەکەی چییە مەسەرەنی هەولێر چیە
هنا هولير حتى خوي لصد خالط صد وياك خالط توابي لسر اتفاقه بابزانین ئەوە چی لێ دێ دوای دەچینە لای ئاراس دوای لە کامیانە تۆ ئێستا پێ دەرێن بەس بابی گرمەوانەی خۆم پێ دەرێم لێ چیە بەس حام نەچکە مدام نایە الله نابینەوە نەبرا ئیسا من مەزەنم ئەم دوانەیە بۆچی پێ دوای ئەم دوانەیە ینی جوان دانیشتوە زەرفەکان جوان دادنایە ئەوەیە بەڵێ ئەمە دوو ئەمە سێ وڵای خۆیشان جوان دانرا بوو ها ویستم بڵێم ئەویش جوان دانراوە هاتو زاری ئەمە مەشغوڵ بین ئەوە لێرە ئەرێ تاریخی ئەو گەمەیە تاریخەکی هەیە ساڵی چەند لە چێ بوو بەخۆی ئەو گەمەیە گەمەیەکی عوسمانیە لە زمانی عوسمانی ڕا ئەو گەمەیە هەبووە هەر بەو ناو ئای بوو بەڵێ هەر بەونەوە ئەبووە ئیدی خەڵک ڕەمەزانان ینی تایبەتە بە ڕەمەزانان خەڵکی ئێستاش وەچی تری ژاری دەکەن بەڵام ڕەمەزانان تام و چێژێکی جیاوازی هەیە هەردوو شتەکان تایبەتەوە نیە ئەو زەردەکان و سینیەکەش تایبەتە مەسەن هەردووچ تایبەتە بەو یاریە ینی ئێستانە سینیەکە بە کەڵکی چاگەڕانی دێ و نەزەرفەکەش بە کەڵکی هیچ دێ ئەمن مەراقم ئەوە بوو ئەوە کوکو یەکتر دەگرن بەس باش بوو زانیم ئەوە چیاوە لوقمە بەڵێ بتوڵە مەسەن کە دەکرێت لەسەر شتە چییە چزانم جار وایە کاسی هەیە جار وایەش بۆ نمونە مەسەلەن لە کافتریاکان بێ هەدیەکەی خەڵاتەکەی با بڵین احتیمالە نێرگە لە بێت ئەو شتانە ینی چەند سعات مەسەن هەر شەوەک چەند سعات دەخاین تقریبا ساعت و نیوە تا 2 ساعت دەخاین ساعت و نیو 2 ساعت یا الله ئێستا ئەمە چەند لە پێشین ئەم تەوا بوومەیێرە ئەمە سیون ئەوە چەندن نایبەنەوە یاڵڵا یاخوا بەخێر بن یاخوا بەخێر بن نه تەوا قبوڵ ناکرد بنە بابنە یاڵڵا بچینە ئەوە ئەمە لێرە بەردەوام دەبین تاپان دوای دەچینە ژوورێ ئارە چێ ئەرێ چێمان لەگەرە لە چێ وڵینە هەفکارێمە ئاراس ئەمینت گەلمە ڕۆنیە ئەڤەل دەستپێکۆ ڕەمەزانێ وەرە حتەنو کە منتەقۆ ڕۆنیە و پشدەر و حاجاوە کەس داخل نەبیە vêca ev şeve aras emîn hevkarê me dê behsa kulêre dirûstkirinê kir kulêreka germ nanekê germ vêca ha kulêrê ku ye wabzan li hemûî benabankiranî bezî carê ew ê roniye kabzanên aras xudê quwetê remezana we pîroz çikî meşmêja tune dîtiyat remezanê da ez taybet bêjim kulêre hemûî kulêrey sadê yên kulêre be qîme û kulêre be penîr û nazam ew ştane heye û kerem ke kulverî jî geme berdewam باش بی مچاکی دخو کرد سر. جوان وابزان برای پارچه و دستین پیم وای بلیم بیانی تام باش. سلاوتان لبید رمضان لیوش پیروز بید هلبت راسته کولری کوی بناودانگه بلام لرانیش همان او کولیرانا سالانه چی زور دروست دکرد. جگل رمضان لکاتکانی دیکش دروست دکرد بلام بگمان لرمضانان دکاتکانی دگورد. هلبت شوانی رمضان برای به شوانی مانگ کانی دیکا دکرد بلیم لهمو کروسان جۆرێک لە تایبەتمەندی هەیە بەشێک لە دوکان و بازاڕەکان زیاتر لە شەواندا دەکرێنەوە بۆ پێی کە هاوڵاتیان کە لە ڕۆژدا بە ڕۆژوو دەبن شەوان زیاتر دێنە دەرەوە بۆ بازارکردن هەمیش بۆ ئەوی بە بێتاقەتی ڕۆژەکەیان دەرکەن هەڵبەت لە دوای 15 ڕەمەزانەوە دەکرێت بڵێن بازارەکان بەگشتی دەکرێنەوە چونکە خەڵک خۆیان بۆ جەژن ئامادە دەکەن پێداویستیان دەوێت لە شیرنەمەنی لە چەرەزاد و لە جلوبەرگ و لە پێڵاو و هەموو پێداویستیانی کە بۆ جەژن پێویستن بەڵام نانەوەخانە و سەمونخانە و کولێرەخانە و دەکرێت بڵێم ساردەمەنیەکانیش بە درێژەی شەوانی مانجی ڕەمەزان تا درەنگانی شەو ئەوانە دەمێننەوە ئێمە لە یەکێک لە کولێرەخانەکانین کە کولێری سادە و کولێرە بە چەندین شێوە دروست دەکات من هەم سەرنجی ئێوە هەم سەرنجی بینەرانیش بۆ ئێوە ڕادێکێشم لێرە کولێری سادێ کولێرەی بەقیمەیە کولێرەی بە پەنیرە و بە چەندین شێوازی دیکە من لەگەڵ یەکێک لە وەستاکان قسە دەکەم بزانم لە ڕۆژانی ئاساییدا پێش ڕەمەزان چۆن کار دەکەن و ئێستاش چۆن کار دەکەن وەستا گۆران سلااوت لێ بێت سەرەتا پێم بڵێ کە لە ڕەمەزاناندا چۆن کار دەکەن ینی چ کاتێک دێن و چ کاتێک دەڕۆنەوە و ڕۆژانی دیکە چۆن کار دەکەن ڕەمەزانان سەعات 9 دێن
ساعات سێ و 20 دقە سێنووی تقریبا تەوا دەبین پێش ڕەمەزانش ساعات 1 داهاتین هەتا عوتنی و هەشت کاتەکەمان ئیشمان دەکرد بەس دوای نوڕاندەمان کرد پێش ڕەمەزانە ساعات 9 دەین تقریبا تا 3 و 20 دقە بەڵێ 3 و 20 دقە سێ بەڵێ وەستا گۆران لێرە چی دروست دەکەن ئەمن کۆمەڵێک شت دەبینم ئەوە هێلکێ ئەوە پەنیرە ئەوە کونجیە ئەویان چییە زعفرانە ئەو زعفرانە ئەوە قیمەیە بە چ شێوازێ پەنیرمان هەیە هێلکەمان هەیە زعفران کونجی سادە کولێری جۆ قیمە ئەوانمان هەموویە ئەو بابەتانە جاکە سەو بە تەڵەبیاتی خۆی داوا دەکەوت بۆی دەکەین زیاتر تەڵەب لەسەر کام جۆرەیانە زیاتر کونجی و سادە بەڵێ دیار هەرزانترە لەبەر سعرەکەش تەقریبی ئەوە لەبەر سعرەکەی زیاتر پیشەکەتان قورسە ڕەمەزانان قورس نییە کاتژمێرنەوە ڕاستەوە خۆ دوای ئەوەی کە بەربانگ دەکەنەوە عادەتەن کە خواردن دەخۆی دوای ئەوەی بە ڕۆژ و دەبی تۆزێک لەش هەموو کەسێک وایە ڕۆژوان تۆزە لەشیدا دەهێزێ بۆ ئەوەی تۆزە قورس نییە بەڕۆنە ناخۆش بەس ئیشەکە واچ بکەین هەر دەیەبێ ناچاریە کاتژمێر سێش دەمێنەوە 3 و 20 دقە سێ بەڵێ وەک وەستا گۆران گوتی لێرە کولێرەی سادە کولێرەی بە زعفران کولێرە بە کونجی بە هێلکە بە پەنیر بە قیمە و لەگەڵیشیدا کولێرەی سادەیە هەڵبەت شێوازی کارکردنی کولێرەخانەکان لە ڕەمەزاندا بێگومان جیاوازی هەیە چکە لە ڕۆژانی مانگی پێش ڕەمەزاندا بەیانیان و ئێواران هەیە زیاتر بەڵام لە شەوانی مانجی ڕەمەزاندا کاتژمێرنەوەی ئێوارە ئەوان دەبێ بێن چ کاتێک هەویر دەشێلن ساعات تقریبی دا نی بۆ دە بەڵە دەوێ حازر بێ بەڵێ لە چ کاتێک خەڵک زۆر دێ ینی مشتری چ کاتێک زیاتر دێ ساعات 2 بۆ 3 ئەو کاتی خەڵک زۆر دێ بەڵێ هەڵبەت لە ڕەمەزاندا شێوازی ئیشکردنی ئەوان وایە ساعات کاتژمێرنەوەی شەو دێن هەویر دەشێل و خۆیان ئامادە دەکەن چکە تا کاتژمێر سی بەرەبەیان کە هاوڵاتیان دێن بۆ پاشێوکردن ئەوانە لێرە دەمێنەوە کۆمەڵی کولێرەخانەی دیکە و نانەوەخانەی دیکەش لە ڕانی هەن بێگومان شێوازی کارکردنی ئەوان لە مانجی ڕەمەزاندا بۆ جۆرەیە زۆر سپاس ئاراس بەڵێ ئاراس زۆر سپاس ماندوو نەبیت لە ڕانیەوە لەگەڵمان بوویت بەڕێزان هاتینەوە ئێرەوە خەریکین کە سنیەکە ڕێک دەخین ئاوایە وانە بابزین ئەوان دەتوانن هەڵی بێنن وای پێ دەگوترێ هەڵهێنانە تەواو بیدۆزنەوە هەڵی بێنن هەموو شتانە هەمووی تێکدەوە هەمووی تێکدەوە ئەوە لێرە ئێستا خەریکین زارەکە دەشارینەوە باشە نا لە دیار نەبی تۆ ئەم من دەیشارمەوە ژوانە تو بیبینەوە یەک دقە میکوتە باشە یاڵە ژوان ئەخر ژوان ئەگەر لێ نەزانی هیچ یەک شک بڵێ کاکشیمان حەز لە کاوەیە ئەوە جوانە ئەوە بۆ کاکشیوان گوڵی کەما تیای بە بۆ لە کاکشیوان تیای نەبوو ئەوە دوو بەس ناشکی باشە ئەوە سێ کاکەوە نەبوو ئیتر یاریەکە ئەو هایە بەشێکی وەکو باسییان کرد ینی پەیوەندی بە شانسەوەیە هەندێکی ئەوان برادران فێریان کردم کە مەسەلەتی بەس نایڵێم ئەتا تەواو دەبی بەس با بێمە لای کاکە شتێکی پێ بڵێ فێری پێ ئیشەکە گەورە مەکە تازە هاتە ناو ماوزە ئەوزانم طبعا ها ئەوجا ئەوە
ئەو مەجلیسە کە خەریکی گەمەی دەبن دەبی بە گۆرانی و شعر و شتیوا گەرم بکرێتەوە خاڵە چوومان ها مەسان خودت کو مەجلیسەکە گەرم دەکەیەوە ئێستا ئەگەر لە کەرکووک بن وەڵاهی ئاتەنە مەجلیسا گۆرانی تایە و چەپڵی گۆرانی دەی گۆرانی چاو هەبرێ بینەوە بێ بەس ها ئاگادار بێ ڕەمەزانە شتەچیت ئای ڕەوەستاوە لەو بانایە دەستی لەو کەمەردانایە ڕەوەستاوە لەو بانایە دەستی لەو کەمەردانایە دەستی لەو کەمەردانە هەر دڵی کچە سوڵتانایە ئەمێرەکەمەی چاوەکەمەی دیدەکەم تەکبیرە بۆ تۆی دەکەم ئەگەر بۆ خۆت ڕازی بێ هەی گولەی دەرمان خوارد دەکەم ئەگەر بۆ خۆت ڕازی بێ هەی گولەی دەرمان خوارد دەکەم وەی هەر بژی والله ماشەڵڵا و دەنگە تایبەتە دەبی بینیەوە مادەم ئەو گۆرانیە خۆشە تۆ هەدی هات چ دەڵی مەسەن ئەگەر ها زۆر زەحمەت بۆ قسەک بکرێت زانم مەجلیسەکە گەرم بکرێت والله خۆ زیاتر بەڕاستی بە گۆرانی شتیوە خۆش بەڵێرە والله ئەێنیەوە مەسن ناو سینەکە دێ یارێکە خۆشترە بێ حماسەتیە بێ دەبی ها مەسەن گەمەکە لە دەری دەکریان لە ماڵانیش دەکرێت بەخوا زیاتر لە گازینۆ و لە کافتریا و شتەکان لە حەدیقەکان حەدیقەی عامەکان لەوان زیاتریش ڕەمەزان بڵێ بەس ڕەمەزانان زیاتر تایبەتە بە ڕەمەزان بەڕاستی ینی بە زیارەیەکی خۆشە ینی لە بۆ نمونە لە پردەی ئێمە لەوەی لە حوت هەشت شوێن یاری بڕات یاریەکرێ مەسەن هەمووی تیپ دابەت لە سلێمانی و هەولێر ئەوانە بەڵێ ئێمە دێنە هەولێر ئەچینە کەرکووک بۆ یاری داوەتەکرین مەسەن فەریقێ داوەتیەکەین دێ بۆ لامان یاریەکەین یعنی لەگە با بڵین برا تورکمانەکان دێن لە کەرکووکەوە دێن بۆ لامان ئێمە ئەچین داوەتمانەکەن ئەچین یاریەکەین باش ئەوە گەمەکرێ هەتا درەنگی شتۆ ئەلی پارشەوەکە لە چێ دەخۆین ناگاتە ئەو کاتە ئێمە دوار وایە بڵێ دوای تەراویح ئەچین دانیشین یاریەکەین بۆ نمونە سعات 11 تەواو بێگەڕینەوە ماڵ تا ئەو کاتە زیاتر نابات ئەگەینەوە بۆ پاشی وشاءڵڵاوەدا یاڵڵا ئەم جارە من مطلقم توشکل لە کوێیە دێتەوە ئیشەڵا دێت بابە دێتەوە دەیبینی هاوزانە زەحمەت نییە نە بابە هاتەوە دێتەوە ئێستا دێتەوە ها ڕاستە ها طبعا الدهوكي في لعبانين وشمبا واش نهاتو بيسموه بليم لدهوك او جمارنيه مثلا جروب هي لدهوكيش بيوت نمانزاني ولا دوكا بي لا هولير كركوك سرتشيا زياتر لكركوك طبعا جما بردوامه يا جرم بي خطوات ما بين شويري طبعا هو بس شو فيري حاضرتي نكرم بو باشيفه الفيريجي جماعة بردوامه بگرمی جماعت سرودەکە دێ پێشکەشکن و پشتینگەم تشینە ژوور بە بزانین کاچەوە بەرە خوب دەمەری وان برۆ محەممەدێ برۆی ئەوێ دیێت تکاب و میهوانانە دت هەمە برا بەخیر بی کوی بۆ وەستای تکەلی دانیش یاڵا جماعت بڵە سرودەکە تایبەت پێشکەشکن یاڵا کامیرەش بووە شەوە ئێستام بۆ مەعشوقم من بێدار
شووا يزداد معشوق من بدار عشقي باوجي لن يود الموت أمين دار خلوة خم نزانم تعشقك كبوي شيدا أي معبود من عبدي توم سر للسجدة لجرسا يا أميني تو دلا سدم دلا سدم يا إلهي نم درجة أشكي تاوم خوشم دوي لبرقا في توستاوم نوري بدارنا شكر جيني تارم بایستم دل روشن و امین دارم یا ودود یا ودود یا ودود یا ودود لا إله إلا الله أنت العزيز الحكيم لا إله لا إله إلا الله
هاتم هەوڕێم لەگەڵ قورئانی تۆ برژێنە بۆم سۆز و ڕەحمەت نوری هودا دڵم پڕکە لە عیشقی خۆت یا ڕەب خودا ئەوە هاتووم لە ڕابردوم پەشیمانم بە کۆڵ دەگریم بۆ ڕۆژی زەختی عوریانم مەست و بێهۆش لە دەستم چوو جوانی عومرم بێ ئاگا لە خۆم ڕووم لە مەرگ و ماڵی قەبرم ئەوە هاتووم دەست بە دوعا بۆ بەردەرگات دەم بە زیکرم سەر لە کوڕنۆش بۆ ڕێی نەجا دەی خودایە یا ئیلاهی یا ئیلاهی دڵ و گیانم قوربانی تۆ بۆیە هاتووم بۆ بەرقاپی غفرانی تۆ وای ئیشەڵڵا خودش تەڕۆزی یا خوا هەبی دنیا ڕەبی زۆر دنیا ڕەبی زۆر سپاستان دەکەم کاک مەلاتایفی تو هیچ ینی ئەو شتانەی کە پەیوەست و پەیوەندە بە خزمەتکردنی قورگ و دەنگ و ئەوانەوە هیچ پارێزگاری لە قورگ دەکەی یان هەروها والله کەم کەم بەس ئەوەندەی ممارەسەمان زۆرە بەخۆی زەرورە ینی مەسەن ئاوی سارد نەخۆی ئەو شتانێت تیژ و ترشە ئەو شتان پارێزگاری بکەی مەسەن زەیتی زەیتون ئەوانە باشن پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم كلوا الزيت وادهنوا بها يعني زەیتی زەیتونی بخۆن خۆشتان پێی چەورکەن باشترین ینی شتە لە بۆ قورژی لە بۆ جەستەی لە بۆ هەموو شتەکان بەستمەوە بەخۆت ینی هیچ پارێزگاری لێ دەکەی لە خی دەکەم با هەندێ ینی ئاوی سارە تا پێم بکرێ ناخۆم شەکری هەر بەعام ناخۆم لە ژیانم شتی شیرنەوەوانە ئەوانم پارێزگاری قسەش دەکەی زۆر شت هەیە مەسەرەن ڕاضە گرینگە مەلەوانی لە بۆ هەناسەی ڕاستە لە بۆ خۆم هەر لاعیبی تۆپانێ بوومە لە قەدیم یان خۆشتن بە ئاوی سارد زۆر جار ینی بەزستانان تۆزە گۆزاکەوەیە بەس ئاوی سارد سیەکان گەورە دەکات خۆی خوا دەفەرمێ هذا مغتسل بارد وشراب بەحەزرەتی ئێوە دەفەرمێ و ئاوە ساردە و بخۆ و خۆت پێ بشۆ کە عید شیفای لە بۆ هات ینی ئاوی سار زۆر میمە چەند باسکەیتەوە نابی ئێستا کە منداڵ لە دایک دەبی لە رووسیا یەکسەر لە ناو بەفراوی دەنێن ئیمە لە ناو پەڕۆکی دەنێن تووشی زەرچی ئەوە دەمارەکانی دەپەسنەوە پشتستەری جەڵتەی لەوێ چا دەکەن بەوەی کە گەرمی دەکەن پاشان بەفراوی پێدا دەکەن هەناسێ ڕاد هەموو دەمارەکان دەبتەوە ڕاستە دەوێ لە زستانی بوو سەرمای خۆی بە ئاوی سارد ڕاهاتنەش بە لێ ڕاهاتن ئێستاوە فازیل عەباسە بوو لاعیبی نادیار بوو ینی هەر بەس بە ئاوی سار خۆی دەشت زەرور یانی ئەو شتانە زەرورە بەس خودی زەحمەتە هەمووی لە قورئانی هات ینی چ دەوێت لە قورئانیدا وردە وردە ڕابێ ئەگەر نا وەڵای ئەم جارێک وام کرد گەرمەکەی لەگە بگرەوە قیسقی تا بدانی درمە ینی پایە پایە وڵە بێت مرۆڤ بەر پراقسە بەر خوا دەزانی ئاوی ساردم کردەوە یەک بەخۆمە زۆر نابی بیداتی گەرم و شتێنە بەس بەرە بەرە گەرمەکەی بگرەوە بە قیسقی تا دەگات هێدی وڵی ئاوی گەرم خۆشە ینی ئاوی گەرم لۆ چاویش خراپ دێ بە بی مەسەلەوە ئاوە تازی ئەوی سارد یعنی ئاوا تازی ئاوا تازی یا ترمزی بێجادا بچینە شیرینەوەی یا بەس جەماعەتی بەسی شیرینەوەی شەکرۆژی کراوی شەکی خڕۆبن بەس بچێکی بخۆن مەسەلەن ڕەمەزانێ کارێک هەڵە برا برایم بخین بۆ بە حەست کرد کەسری بۆدی نییە بێت دێڵە بخینە باشە مادەمەرەوە خوارێ ئەوە کە ئۆتۆکی وەرەوە خوارێ باش لە مەها ڕەمەزانێ کارێک کارگەهێن شیرینیان زێدە دەبن و داخوازا خەلکی گەلک لەسەر شیرینیان هەیە دوێ مەهێدا لە یەک ژێ کارگەهێن شیرینیان لە دهۆکێ
وەستایەکی شیرینیان و خەلکێ باکوورە جۆرێکی نوێ پاقلاوە چێکریە و بە گوتناوی خەلکی هەرێما کوردستانی پترژە خەلکی باکوور حەز ژە شیرینیان دکەن وەکبەر گوت بوو شارەی بادینی دەینم و پێکەوە شار کاکە ئەوی زۆرە هەنی بە زۆر ئاسانەوە دەخێنەوە کەدا بچین چ کارگاکە وەستای باکووری کوردستانی چ شیرینێک ئەز بواتکەم قەتایی نزاب خۆدێکوان بەس بزانین چ چێتکەن و بازارێ چاوایە یاڵا بچینە زێدەتری 35 ساڵên jiyana wî biçêkirina şîrîniyan derbas bû. Ew bixwe xelkê Diyarbekirê ji Bakurê Kurdistanê. Lê nêzîkî 11 salin ew li dihokê heman karî dike. Niha mijîlî çêkirina hindek curên beqlawa ye. Gotmeha Remezanê de rêjeyeka zor jê tê firotin. Hacî Eyûb sebaret bi cudahiya karê wî navbera Bakur û Başûr de dibêje, xelkê Herêma Kurdistanê pitir ji xelkê Bakur hez şîrîniyan dikin. Ez bu 35 sal zêde ez vî şûlê şîrînayî dikim. 11 sal ez dohokê me. Şîrînayî hemû ez zanim. Baklava, şarî, künefe. Yani tiştê şîrînayî ez hemû zanim. Rêja Remezanê şûlê me dibe sê qat. İsal me baklava lû tiş çêkiriye. Rojê heft heş sinî, rojê heta niha jî dibîne. Em çê dikin. Baklava tazî jî zaten em çê dikin. Mesela par çêkirî bû, îsal jî em çê dikin. Muhakkak xelkê Kurdistanê şîrînayî daha zêde hez dike. Li vir daha zêde ye. Yani gora Bakur daha zêde ye vir. Hacî Eyûb corekê nû yê beqlawa çêkiriye. Ku bi gotina wî li Tirkiye û Iraqê nîne. û bi gotina Xudanê kargehê ew dê hewl din govê beqlawê li welatên din jî bidine naskirin. Bu ev sala da ku me beqlawa lûtusê oyne. Beqlawa lûtusê li nel Tirkiye û Iraqê hemiyê nîne. Tenel kargeha me که بو وی رمضانه میا آماده کردی و مادانه به دست بکرم. روزانه دانو کت وان چند روزت بوری دایت کمیت رمضانه دا صرفیات اگه گلگا کت یسر خلک استقبال اگه گلگا بو کردی یا باش که روزانه دا 7 حتی 8 سنی که دهنه چه کردن دفمه و بو به دست بکرات هتا آماده کردن. دهی دفمه دا خازیش ولات ترکیه هاتی من نزدیکی 3 کیلویت بو ولات ترکیه فرق کردیم. Dimeha Remezanê de karê pitiriya dukan û cihên şîrîniyan zêde dibin. Ev jî dibe eger guhindek caran xudanê van cihan kirêkarên xwe zêdekin yan jî demijmêrên karên wan karmendan zêde bikin. Da ku daxwazên bazarê re bigehin. Hevrist Recep, Kurdistan 24, Duhok. Wey destê tevkara me Hevrist jî xweş û gelek spas bûye. Kargeha şîrîniya jî xweş e bazarê wana germ e Remezanê de. Bes şerê xwe bin kêmiye bixwin. شیرین شتووە زۆر دەخۆی والله وڵی تەجروبەم کردیە ئەمن هەر وەختی فتارکردنەوە کە شیرینی مەسەرن پاقلاوەک دەخۆم دوو پاقلاوە میزاجم تێک دەچی زۆر ناخۆشە قورس دەبێیان بەس خورما خورمای کێشەی نییە سێ قڵە خورمای دەخۆم یان سێ یان 5 لەگەڵ بەرداخە ئاوەشی تۆزە ڕادەوەستم ئەو جە دوایە خواردنەکەی دەخۆم ئەوها زۆر خۆش مامان 5 دقه بەس ینی بمەوێ پاقلاوەک یان شتێکی لە بابەتانە بخۆم هەستم کردیە پێ تێک دەچم ئێوە مەکە زۆری تا نیکەم جاری وایە بەدەست ناکەوی حاڵەتەکە مەسەن هەموو جارە لە ماڵێنی یان شتەکە هەمی گۆ بە من قەس پێت هەین خوڕمە منۆڵ مۆڵی بشتی ڕەمەزانێ بەر ڕەمەزانێ جەماعەتێش دەر بە مژی لێ گەمەینە تکە و چزانم پاشی وێ حاضر بکەن و خدەقواتێ دەبینە و دەبینەوە ئینشاڵڵا بجا ئەم بە 5 دقەمان 5 دقەمان شتێکی تایبەت حاضر کەن ئەمە خواهەویزی دەکەین تۆ پاشیوە چواردەوەتە پێشکەشکردن ئیشڵە مەشیوە بە تەفشەوەژی خزمەت بکەین و بۆمە دوعا بکەن پاشیوە سەحەت بێت خلاص خلاص سلام علیکم خواحافیز تەسەریمە
سيدي سرداري من أي محرمي أسراري من توي أحمدي مختاري من صلاة لا سير توياري غريبة